ئەتان باش هەمولایەک بەخێراتنێکی گەرمی هەمولایەکتان دەکەم زۆر بەخێر بێن خوشحاڵین بە ئامادەبوونتان. Thank you, Michael. Mr. Prime Minister, بەڕێز سەرۆک وەزیران، party leaders, سەرۆکی پارتەکان، وەزیران، باڵیۆزان، members of the parliament, ئەندامانی پەرلەمان، and also هەروەها هاوڕێم لە زانکۆ لە دەستەی باوەڕپێکراوان و هەندامانی دەستەی ئەکادمی و ڕۆژنامەوانان، بەڕێزان خوشکان برایان بەخێر بێن. من شەرەفمەندم کە بەخێرانتان دەکەم لە کۆنفرانسی ساڵانە لەسەر داهاتووی کوردستان، سربەخۆیی کوردستان بەتایبەت. خۆشحاڵ دەبم کە بڵێم چەندە جێی شانازیە ئەم جۆرە کۆنفرانسە بۆ خودی خۆم، تایبەت کە ئێمە لەم هۆڵەدا کۆبووینێتەوە، هۆڵێکە کە وەک ڕێزگرتنێک بۆ باپیری خۆشەویستمان دامەزراوە. ئەمە یەکەم لە دەستپێکدا شەرەفمەندیەوەشم کە ئەمە باس لە بابەتی یەکەم بکەین کە دواتریش بتوانی لە ڕووی سیاسی و ئەکادمیەوە هەڵسەنگانێک بۆ ئاستەنگ و دەرفەتەکان بکەین کە پەیوەندی بە گەشەکردنی خۆبەڕێوەبەری و سەربەخۆی کوردستانەوە هەیە. پێویستە ئێمە لێرە باسیش لەوە بکەین کە لەو لایەنانەیە کە حکوومەتی عێراق نەیتوانێت تێدا پابەند بێت و سەرکەوتوو نەبووە لە دابینکردنی مافەکانی هەرێمی کوردستان و هاوکاتیش ئەوەی لە کوردستان هەیە بە هەموویەوە لە بەرەکانی جەنگ و لە کۆمەڵگەکەدا بە شەرەفمەندیشەوە لە کۆمەڵگەی ئێمەدا دەبیندرێت کە چەندە بە تامەزرۆییەوە لە داهاتوودا دەڕوانن. هاوکاتیش ئێمە وەک نەتەوەیەکی تایبەتمەند دەمانەوێت سربەخۆیمان هەبێت، بەبێ ئەمە داهاتوو ڕوون نابێت. هاوکاتیش دەبێتە قوربانی بەریەکەوتنە هەرێمیەکان و هاوکاتیش ئەو وڵاتانەی کە سربەخۆن نەکنێتەوەی سربەخۆن. هەندێک لە ئێوە پێشووتریش لێرە بوون و هەر یەکەتان چیرۆکێکتان هەیە لەسەر ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق کە چۆن جیهان چاوپۆشی لە تاوانەکانیان کرد. ئێمە هەمووان چیرۆکی سەن ڕاشێشمان پێەیە کە کەسێکمان لەدەستدا بێت یاخود خیانەتمان لێکراوە بە درێژای مێژوودا. من زۆر جار دووپاتم کردەوە کە ڕێگەی سربەخۆی کوردستان لە عێراق پێویستە وەک چارەسەر تەماشا بکرێت و لەوەشەوە سەرچاوی گرتووە کە متمانە لە ماوەی سەدەی ڕابردوودا لەدەست چووە و هاوکاتیش ئێمە وەکو هاوڵاتی یەکسان تەماشا نەکراون و پراوێز خراوین. باوەڕ و متمانە لەم ماوەیەشدا بەتایبەت لە نێوان کۆمەڵگە و هەروەها پێکاتە ئاینی و نەتەوەیەکان ئەوەیە کە نەماوە. هاوکاتیش دایلۆگ و توێژێکی ڕاستەقینە لە نێوان سەرکردەکانی کوردستان و هەروەها ڕاستبین و واقعبینەکانی عێراقدا ئەرێنی دەبێت لەسەر بەرژەوەندی هاوبەشەکانی داهاتوومان بڕیار بدەین. هاوکات دەزانین کە هەندێ هەست و بیر و بۆچوون ڕوون و هەندێک لایەنیش لەسەر ئەم بابەتەوە ڕوونی. من خۆم تابێت لێرە وەک کەسێک کە بە تامەزرۆی خوازاریەوە دەمەوێت گوێ بگرم لەو توێژە سیاسیانەی کە ئەنجام دەدرێت. شانازی بەوە دەکەم کە بەهۆی سروشتی ئەو خشتەیە کە دامان ڕشتووە بتوانین بە شێوەیەکی ئەکادمی لە چوارچێوەی بابەتەکاندا قسە بکەین، وەک ئەوەی کە بابەتەکانش لە هەمان کات بنەچەیەکی ئەکادمیان هەبێت و جەخت لە ڕێزگرتن و لێبوردەی تەواوی ئامادەبوون بکاتەوە. بە باوەڕ بەخۆبوونەوە متمانمان وایە کە ئەو توێژە لێرە دەکرێت تاوتوێی باشترین بابەت دەکرێت کە لە بەرژەوەندی خەڵکەکە دەبێت و داکۆچی کاریشە لە باکانی گەلەکەمان و هاوکات بەهای زانکۆکە خۆی و کە بەرهەمی خەباتی خەڵکی کوردستان و هاوکات وەک ڕێزت شە بۆ خەڵکی دهۆک دوایی ئەوەی کە وەک دەزانین ئێمە لە کاتێکدا دەژین ئەم شارە سەدان هەزاران ئاوارە و لەخۆوە گرتووە لەلایەن حکوومەت و سەرۆکاتی هەرێمیشەوە. ئەمە بەرز نرخێنراوە. ئەمەش بەرهەمی خەباتی پێشمەرگە و تەواوی گەلی کوردستانەوە.
لە هەمان کات پەرەپێدان بە هێزرە لیبرال و دیموکراتەکان لایەنێکی ئەرێن نییە. ئێستا دەستەیەک لە دوایەوەی کە دکتۆر مونیکس باسی کرد لێرە کۆبوونەتەوە دەمانەوێت سوپاسان بکەین هەمووتان بۆ ئەوەی کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی. هەروەها من زۆر دڵخۆشم کە ژمارەیەکی فرە ڕەنگ و فرە هزر کە لێرەدا قبولیان کردووە بەشدار بن. ئەوان هەر یەکێکیان سەر بە پارتێکی سیاسی یاخود هزرێکی سیاسین یاخود گروپی سیاسین. ئەوەی دەبینم کە کەسی ئەکادمی شارەزا و هەروە ئەوانەی کە تایبەتمەندن بە پرسی سەربەخۆی کوردستان لە تەک ئەوانەشی کە هەندێک گومانیان لەسەر سەربەخۆی هەیە و هاوکات ئەوانەشی کە نوێنەراتی هەندێک حکوومەت دەکەن کە بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر داهاتووی ناوچەکە و جیهان لەو دۆخەشی کە ئێمە تێیدا دەژین. ئەوەشتان لەیاد بێت کە جەنگ و ڕوبەڕووبوونەوەی دژی داعش لە مووسڵ و ناوچەکانی تر بەردەوامە. دەزانین کە ئێستا خەڵکێکی زۆر لە تەواوی جیهان چاوی بڕیوەتەوە هەرێمی کوردستان و ئەو فرە ڕەنجەش کە هەیە ئەو فرە ڕەنگی کە لە بۆچوونەکاندا ڕەنگ دەداتەوە پاڵپشتی دیبێتەکان دەبێت. هەروەها وەنسە چرچل ئەومان بیر دەخاتەوە کە چەندە باش دەبێت بۆ باسکردنی بابەتە ژیانی و ژاریەکان بۆ ئەوەی هزری جیاجیا لە یەک شوێن کۆبکەینەوە بتوانین وەک شوێنگرەوەیەک باس لە کێشەیەک بکەین و هاوکاتی چارەسەر پێشنیار بکەین چارەسەر کە بتوانین نەخشە ڕێگەیەکمان پێ بدات بۆ داهاتووی وڵاتمان. من خوازیارم کە هەندێ بۆ چوون و دەرەنجامی باش ببینین لەو دانیشتنانەی داهاتوودا. لە کۆتاییشدا زۆر سوپاس بۆ ئەندام و ستافی ئەکادمی و فاکەڵتی و تەواوی زانکۆ و هەروەها دەستەی باوەڕپێکراوانی زانکۆکە و هەروەها کوردستانیەکان و ئەوانەشی کە ڕۆڵیان هەبووە لە ڕێخستنی ئەم کۆنفرانسە هەروەها لە دەستنیشانکردنی ئەو لیستەی بەشدار بووان. زانکۆکەمان ئێستا تەمەنی 1 ساڵە. لەو ماوەیەدا کاری ناوازە ئەنجام دراون لە چوارچێوەی ئەکادمیا و هاوکاتیش توانراوە پەروەردەیەکی باڵا پێشکەش بە قوتابیان بکرێت. پێم وایە کە ئەمە شتی ترمان لەبارەی داهاتووە پێ دەڵێن بۆ باشترکردن و هەروەها ڕاستەکردنی ئەوانەی کە لەرە دەخوێنن بەرەو سەرکەوتن و بەرەو سەربەخۆی. جارێکی تر زۆر سپاسان دەکەم کە هاتوونەتە لەو کۆبوونەوەیدا بەشدارن. شەمولایەک بەڕێز سەرۆکوەزیران، سەرۆکوەزیرانی پێشوو، هاوڕێم وەزیری دەرەوە هەروەها وەزیری دارایی پێشوو، ئەوانی تر و هەروەها ئەندامانی تری کابینەکانی پێشوو، ئێستا ئەندامانی پەرلەمان، هەندێک پێشمەرگەشت دەبینم لێرە، هەندێک سەرکردەی پێشمەرگەشت دەبینم، میوانە بەڕێزەکانی تر و کوردەکان، هەروەها کەسانی بیانیش کە لێرە ئامادەن. خۆشحاڵم کە لێرەم لەگەڵتان. دەمەوێت پیرۆزباییشتان لێ بکەم بەڕێز مەسرور بارزانی بۆ ئەو هەنگاوەی کە دامەزراوەیەکی وەکو زانکۆی ئەمریکی کوردستان دامەزرێنێت. من هاندەر و پاڵپشتێکی باشم خۆم بۆ زانکۆی ئەمریکی کوردستان. من خۆم دەرچوو یەکێک لەو زانکۆوانم، لەچێک لە زانکۆ ئەمریکیەکانی بەیروت هاوسەرم ئەویش لێرەیە. من ئەوم لە کەمپی زانکۆی ئەمریکی لە بەیروت بینی، بۆیە خۆشحاڵم کە ئەندامی بۆردی ئەو زانکۆیە بم. هاوکات ئێمە کۆبوونەوەی خۆمان دوێنێ ئەنجامدا، زۆر جێش سەرنج بوو ئەو کۆبوونەوەی بۆ من دەربارەی ئەو گەشەیە کە کردوێتی. من بە هەروە سپاسی سەرۆکی زانکۆ و دامەزرێنەری زانکۆ دەکەم تەواوی ستاف کە هاوکاتیش خۆشحاڵ بووم کە
زۆرێک لە سەرکردە و بازرگانە کوردەکان ڕۆڵیان هەیە و ئامادەیی یارمەتیدانی زانکۆیان تێدا بۆ لێرە ئامادەن چونکەوان نەک تەنها یارمەتی زانکۆ دەکەن کە ئەمەش تەنها بۆ هاریکاری قوتابیان و دەرچوان نییە لە داهاتوودا بەڵکو ئەوان یارمەتی خۆیان دەدەن چونکە ئەو دەرچوانە ئەو بەرانیان تێدا دەبێت کە بتوانن کارمەندی باشی ئەو کۆمپانیانە بێت بۆی بەهێزتر بێت و هەروەها سەرکەوتوتر بن بۆیە من پیرۆزبای لێ وەش دەکەم بۆ ژیرەکی و بیرکردنەوەی قوڵتان بۆ هاندانی زانکۆ. بابەتەکە ئەو توێژەکە لێرە دەکرێت سربەخۆی کوردستان یاخۆت سربەخۆی بۆ کوردستان بابەتێکی گرنگە هەروەها بابەتێکی کاتیشە کە ئەمە لێرەوە باسی لێ بکەین. گرنجەکەی لەوەدایە چونکە وەک بەرز بارزانی باسی کرد داهاتووی ناوچەکە نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو هەرێمەکە بەگشتی لە خەیاڵی هەموو کەسێکدایە لەم جیهانەدا تەنانەت وەک ئاگادارن کە ئێستا جەنگێکی ناوخۆی خراپ بەڕێوە دەچێت لە سووریا شەڕێکی ناوخۆیە و شەڕی تیرۆرە و هاوکات هەموو جیهان قوربانیدان و ئازادی پێشمەرگە لە بەرچاو دەگرن و ڕێزی لێ دەگرن کە لە بری تەواوی جیهان لە دژی داعش دەزەنجێن. هاوکات کێشەیەک هەیە کە باس لەوە دەکرێت چی دوای تێکشکانی داعش ڕوو دەدات. دەزانین جەنگەکە بەردەوامە هاوکات وەک ڕوونە مووسڵ دەبێت داعش تێک دەشێت لە عێراق بەڵام دوای تر چی ڕوو دەدات بەڵام چ پێویستە ئەنجام بدرێت. هەموو عێراقیک لێرەن پێم وایە زۆربیان ئەوان گرنگی بە دۆخەکە دەدان باسیش لەوە دەکەن کە دەرفەتێکی مێژووی هەیە وڵات هەیە لە جیهاندا کە سەرکردایەتێکی تر هەیە دێنە سەر دەسەڵات زلەوی دەسەڵات دەگرنە دەست کە ئەمەش سیاسەتەکانیان دواتر دەردەکەون. ئێستاش باس لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکەین کە بزانین چی بەسەر دێت. هاوکات ئاگەری پێشنیاری زیاتریش هەیە گۆڕانکاری زیاتر کە پێویستە چی بخرێتە پێشینەی سیاسەتەکانی دەرەوە بێجگە لە وتوێژی زیاتریش لەسەر هەرێمەکە لەلایەن هێزە جیاجیەکاندا. ئایا پێویستە شەڕی تیرۆر لە پێشینەی ئەرکەکانمان بێت؟ ئایا تەکشکانی هەژمونە هەرێمیەکان گرنگی خۆی هەیە و لە پێشینەی گرنجەکان دەبێت؟ دەبێت چۆن کۆمەڵگەی نێودەوڵەتی گرنگی بە کێشە دەوڵەتداریەکانی ئەو دەوڵەتانە بکات لە هەرێمەکەدا؟ ئایا بە چ ڕادەیەک کۆمەڵگەی نێودەوڵەتی کاریگەری دەبێت لەسەر بابەتەکانی دەوڵەتداری و لە هەرێمەکەدا؟ سەرەڕای ئەوەش دەزانین کە ترسی تریش سەر هەڵدەدەن. من گوێبیستی ئەوە بووم کە هەندێک هێز لە عێراق باس لە داعش دەکەن و پێیان وایە کە کوردەکان ئەو مەترسە دەبن کە سەر هەڵدەدەن بۆیە لە سەروبەندی ئەو هەموو توێژەی کە هەیە و ڕوودەدات لە عێراق لە چوارچێوەی جیهان گرنگە بۆ کوردەکان کە قسەیەکیان هەبێت ڕوانگەیان هەبێت بۆ چوونێکیان هەبێت بۆ چوونێکی خۆیانە لەسەر داڕشتنەوەی ئەو توێژانەیە کە ڕوودەدەن لە داهاتوودا پەیوەندیان بەوانەوە دەبێت. بۆیە من سپاسگوزاری زانکۆی ئەمریکیم دامەزرێنەر و سەرۆک تەواوی ستافی ئەکادمیش کە ئەو توێژە و کۆنفرانسە لەم کاتە هەستیارەدا ڕێک بخەن. دەزانم کوردەکان کە من ناسی و من لە ماوەی دەی ڕابردوو زیاتریش من خواستی زیاترم تێدایە بۆ بوونی دەوڵەتێکی کوردی. دەزانم کە
کوردەکان وڵاتێکی سەربەخۆیان all نییە peoples. شایەنی وڵاتێکی سەربەخۆن هاوشێوەی هەموو وڵاتان نەتەوەکانی تر لە جیهاندا بەڵام Because of developments بەهۆی far away from here, ئەو at times, گەشە و گۆڕەکاری سیاسانەی کە لە دەرەوەی ناوچەکە بڕێران لێوە درراوە why at times, هەندێک کاتیش ئەو گۆڕەکارن لە دەوروبەر و لە هەرێمەکە و بڕێران لێکراوە بەهۆی هەندێک کێشەی ناوخۆیش issue of independence بابەتی سربەخۆیی بەو شێوەیە کە چاوەڕوان دەکرێت that many Kurds, نەگەیشتۆتەوە ئاستەی کە کوردەکان overwhelming majority of Kurds, کە وەک پێم وایە زۆربەی کوردەکانی عێراق هیوای بۆ دەخوازن desire, خواستیان ئەوان تێدایە hope for, هیوا خوازن pray for. هەروەها نزاشی بۆ دەکەن So that much is clear. ئەوە ڕوونە The question is, پرسیارەکە ئەوەیە and it's a very ئەمەش پرسیارێکی زۆر discussion گرنگ ئایا ئەو توێژەکان topic is being چۆن discussed دەبن لەسەر ئەو بابەتە on university campus. ئێستاش کە لەسەر ئەو کەمپە ڕوودەدات ئەو توێژە Is this the time? ئایا ئەمە کاتێتی Is this the time ئەمە کاتی for Kurds کوردەکانە to بۆ reach ئەوەی forward that هەنگاو aspiration بەرەو هێنانەدی ئەو خواستە بەهاوێژن ئەمەش بڕیارێکی مەزنە a simple decision, بڕیارێکی ئاسان نییە a casual decision? بڕیارێکی هاکەزایی نییە ئەمە بڕیارێکی مەزنە بڕیارێکی گرنگە I dare say it's a بۆیە vital دەڵێم کەمە بڕیارێکی هەرە گرنگە بۆ کوردەکان the rest of Iraq. لەوانەیە بۆ تەواوی عراقیش Important for the world, گرنگیشە بۆ جیهان چونکە ئەوەی لەو هەرێمە ڕوودەدات کاریگەری لەسەر جیهان هەیە state also بۆیە has. ئێستا جیهانیش Therefore, چاوەڕوانە و گرنگی بە دۆخەکە دەدات it's important, گرنگە deliberate, کە ئێمە بتوانین great. I know that دەزانم ideally لە ڕووی هزرێەوە for independence to بۆ be سەربەخۆیی کە هەوڵی بۆ بدرێت ئامانجێکی هەنووکەی نییە بۆیە consensus پێویستە among the Kurds. لە نێو کوردەکاندا جۆرە خواستێک هەبێت چ لە ڕووی هزری و There should سیاسەوە be an agreement between the Kurds واتە and the Iraqis. دەبێت ڕێکەوتن لە نێوان Ideally, کورد و عراقیەکان هەبێت there should be an La agreement Rui- among all neighbors. لەگەڵ هاوشەکانیش بە هەمان شێوە بێتکە لەوەش پێویستە لە ڕوونی دەوڵەتیشەوە هەماهەنگی هەبێت کە ما To have بابەتێکی ئەرێن نییە شتێکی باشەکە ڕوو بدات پێویستیشە پلانێکی تۆکمە هەبێت بۆ ئەوەی چۆن کەی independence should be exercised. سەربەخۆی بێتە دروست ببێت I dare say, بۆیە دووپات دەکەمەوە discussion and Ka. debate would show و توێژەکان و گفتوگۆکان لێرە نیشانی دەدەن or not in place. ئایا ئەو دۆخە هاتۆتە ئاراوە But بەڵام I also would like to say دەمەوێت ئەوەش بڵێم this would be debated. کە خواستارم Most countries that become تاوتوێ بابەتە بکات کە independent under circumstances. هەندێک وڵات دروست بوونە کە ئەو لاەنە ئەرێنانە تێدا نەبووە کە بیان پاڵەوێت بۆ سەربەخۆیی Very few countries in the world. واتە ئەگەر باس لەو خاڵانە بکەن کە پێویستە هەیان بی زۆر وڵات هەن لە جیهان نابووایە سەربەخۆ بوونایە So the challenge تەنانەت ئیمپراتۆریەتیش بە هەمان شێوە بۆیە ئاستەنگ هەن and the challenge that بەڵام ئەو ئاستەنگانەش Kurds کورد ڕوبەڕویان دەبێتەوە بەتابەت کوردی عێراق must focus on, must decide پێویستە on, گرنگی پێ بدەن and the world should hear from, جیهانیش جوان لێ بگرێت لەبارەیانەوە not what نەک all تەنها that ideally ئەوانەی کە لە ڕووی هزری سیاسیەوە بۆ نمونە بیر دەکەنەوە بەڵکو ئەوەی پێویستە قسەی لەبارەوە بکرێت conditions are for them. واتە ئەو بە ئەو دۆخەی کە هەیە چۆن بتوانێوان بژاردەکانیان In other words, بەکار بهێنن among all بە the شێوەیەکی factors تر that I mentioned, لەناو ئەو هەموو فاکتەرانی کە باسم کرد among the Kurds of Iraq, ئەو هەستێکی لەناو کوردەکان خۆیان هەیە I call upon all the من Kurds داوا لە تەواوی of Iraq. کوردانی عێراق دەکەم And you know ئێوە دەزانن very strongly and positively کە من زۆر بە ئەرێنی about you. هەستی زۆر ئەرێنیم لەسەر ئێوە هەیە Rise to the occasion. کە بتوانن
recognize داواتان the لێ importance دەکەم of this issue کە لە گرنگی بابەتەکە تێبگەن. and put little games aside هاوکات یاریە بچووکەکان وەلا بنێن و زیاتر جەخت لە بابەتە سەرچەکە بکەنەوە کە بابەتی سربەخۆییە، because the eyes of چونکە the world چاوی جیهان on you لەسەر ئێوەیە for this process. ئەگەر ئێوە ئەو پرۆسێ دەست پێ بکەن. Sometimes great هەندێک جار خەڵکی کارامە و بەهێز rise to the occasion. لەو کاتانەدا بە دەردەکەون و شتی ناوازە دروست دەکەن و Difficult circumstance. لە دۆخی خراپ و دۆخی پرچێشەشدا My own country, the United States, لە وڵاتی خۆشم لە وڵاتی یەکگرتوەکاندا where there were periods هەندێک کات هەبوون کە ڕەشبینیەکی زۆریان دروست کردووە لە وڵاتدا، declaration of independence. بە تایبەت ئەگەر باس By the way, لە جارنامنووسینەوەی جارنامەی سربەخۆیی بکەین لی ئەمریکا. من لەگەڵ هەندێک لە هاوڵەکان باسیمەوە کردووە کە لەو کاتێک کە ئەمریکا سربەخۆی ڕاگەیاند only a third لەوانەیە تەنها establishment were یەک لەسەر سێی ئەمریکەکان پاڵپشتی سربەخۆیان کردبێت و زۆربەی ئەوانەتر لەگەڵ هێزە داژی کارەکان کاریان دەکرد یاخود لەگەڵ ئیمپراتۆریەتی بەریتانیا. there was great pessimism. واتە ڕەشبینەکی زۆر هەبوو لەسەر سربەخۆی ئایا ئەو نەتەوەیە دەتوانێت سەرکەوتوو بێت. There were serious differences of view. Then there was great pessimism هەروەها ڕەشبینێکی زۆریش هەبوو in the 20th century لە سەدەی ڕابردوودا with depression. لە کاتی کێشە ئابوووریەکانی 23ەکاندا، هەروەها جەنگی جیهانی. بەڵام ئێمە نەوەیەکی هەرە مەزنی ئەمریکامان بۆ دروست بوو کە نەک تەنها ئەمریکایان لە دۆخە ئابوورە چەقبەستۆکە دەرهێنا، America بەڵکو و فەرمان ڕەوایی و سەرکردات ئەمریکایان کرد بۆ بەدەستێنانی سەرکەوتنی جەنگی جیهانی دووەمیش. بۆیە I know that there تێدەگەم are political differences among کە هەندێک جیاوازی لە نێوان سەر کوردەکان هەیە، of democracy, ئەمەش ئاساییە بەتایبەت لە بابەتی دیموکراسیەتدا. especially if you live in a neighborhood بەتایبەت تۆ ئەگەر لە ناوچەیەک بژیت where regional powers use کە local هێزە هەرێمیەکان هێزە سیاسیە خۆجیەکان بۆ بەژەوندی خۆیان بەکاردەهێنن، resources are involved, هەروەها threats are involved, مەترسی یاخود ئاراستەکردنیان هەیە. but the test of leadership بەڵام تاقیکردنەوەی سەرکردایەتی لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە کاتی critical تەواو لەو کاتێک کە پێویست بکات بڕیاری مەزن بدرێت، هەنگاوی مەزن بەهاوێژرێت، ئایا دەتوانیت بڕیاری باش بدەیت؟ you don't need consensus. ئێوە پێویست ناکە و نیگەرانیانتان هەبێت. You can have a debate. ئێوە دەتوانن In fact, the debate قسە is لەسەر بابەتەکان بکەن و توێژ بکەن. when the decision is دیبیتکردن made, کارێکی باشە، بەڵام بڕیارەکان دەبێت بدرێن. will you do the right thing? ئایا ئێوە کارە باشەکە بڕیارە ڕاستەقینەکە ئەنجام Will you دەدەن؟ keep the interest ئایا of Kurdistan بەرژەوەندەکانی کوردستان دەخەنە پێشەوە at heart? لە دڵتان Or دایدەنێن؟ will it be the instructions, ئایا ئەو ڕێنمانەیە کە دەری دەکەن guidance, ئەو ڕێنوێنیە manipulation, بەکارهێنان بێت the grand strategies, یاخۆر the little strategies استراتیژەتی سەرکردایەتی چۆن دەبێت of others? یاخود ئەوانتر چۆنی دەبینن کە ڕێنوێنیتان دەکەن. I plead with you من لەگەڵتان مداواتان لێ دەکەم as your friend. وەک هاوڕێیەک کە The mistake ئەو هەڵەیە دووبارە نەکەنەوە بۆ ئەوەی بکەونە هەڵەی you will be دۆمەوە، accountable چونکە ئێوە not only to the current نەک تەنها generation, بەرپرسیارەتی نەوەی ئێستای کوردستانتان لەسەر دەبێت، بەڵکو ئێوە بەرپرسیار دەبن لە چارە نووسی ئەو نەوانەی کە هێشتا لەدایک نەبوون، the history of the Kurds. چونکە مێژووی کورد There are good periods, هەندێک کاتی باشی بەخۆیەوە بینیوە، بەڵام کاتی کارەساتباری زۆریشی بینیوە، tragic تراژیدیایەک betrayals, کە خیانەتیان لێکراوە، stabbing لە دواوە لە پشتیان each دراوە، other in the back. هاوکاتیش لە پشتێکتریشان داوە. Lessons must be learned. پێویستە وانەیەک فێر بین. Lessons must be learned.
وانە دەبێت لێرە خەڵک فێریان ببێت. بۆیە I would like to, دەمەوێت ئەوە بڵێم پێشنیاری ئەوە بکەم the time is کاتەکە right دروستە debate to occur. بۆ ئەو توێژە ئەو To be دیبەیتە deliberated on. ئەوەی بڕیارێکی لێوە بەرهەم بێت بۆ بەرهەمێک کە لێوە بێتە ئاراوە بۆ کوردەکان هاوشێوەی تەواوی نەتەوەکانی جیهان کە لەبارەی گۆڕەکارەکانی هەرێمەکە قسە دەکەن بۆ ئەوی بتوانن پێشنیار بکەن ڕێنوێنی بکەن بۆ ئەوەی History مێژوویەک بخوان دروستکەن نەک be the subject of decisions made by others. بتوانن بە بڕیارەکانیاندا چارە نووسیوانی تر بخەنە ژێر مەترسیەوە. And I hope خوازیارم that you can identify ئێوە بتوانن not the ideal conditions, ئەو دۆخەیە هەیە بە هەموو لایەنەکانی و تاوتوێ بکەن conditions ئایا not exist. ئێستا And I dare say ئەو خاڵە بێزانە هەن the ideal conditions ئەو نخاڵە نمونەیانەیە کە دەتانەوێت هەبن one بەڵام to ئایا 5 years. ئەو لایەن ئەرێنیانە دەبن ئەگەر بوەستن ئایا کات چیتان پێ دەکات چیتان پێ دەڵێت خوازیارم کە لە دیبەیتەکاندا Now is not good, but in 3 years it'll be better. باس لەوەش بکرێت کە تێیدا ئەگەری جاجا باس بکرێت بۆ نمونە ئێستا باش نییە 3 ساڵی تر Why? یان سبەینێ بۆچی چونکە In 1 or 2 or 3 years, لە 1 تا 3 ساڵی تر دەکرێت دۆخەکە باشتر بێت وەک نمونەیەک. one other thing I would like شتێکی تر کە دەمەوێت بڵێم deliberations to focus ئەوەیە کە ئەوانەی بەشدارن لێرە گرنگی پێ بدەن ئەوەیە being realistic. واقعی بین. At times opportunities have been lost. واتە دەرفەتی کاتی وها زۆرە دەستدراون لێرە و لە ناوچەکانی تریش Where the search, کە گەڕان demand or the یان desire خواست to و achieve the maximum هیوا بۆ دەستکەوتی باش has precluded نەتوانراوە سەرکەوتوو بێت یاخۆ دوور خراوەتەوە what ڕێگری لە سەرکەوتن و دەرفەتەکان کردووە. بۆیە been sufficient for that time. ئایا ئەوەی ئێستا ئەنجامی دەدەن پێویستە وەک هەنگاوی یەکەم I think of the بە پێی Palestinians. پێویستمان کردو ئەگەر باس لە نمونەی فەڵەستینەکان بکەین وەک نمونەیەکی تر The acceptance of a two-state solution in واتە 1948 پەسەندکردنی دوو وڵات لە ساڵ 48ەوە in retrospect ڕێزی لە دەگیرە لە لایەن فەڵەستینی و لەلایەن هەندێک لە ئیسرائیلەکانیشەوە. as time has went on بەڵام کە what has been کات available بەسەر and- چوو ئەوەی and لە what has دەست been بوو demanded لە دەست has چوو gotten ئەوەی worse. داوای کرا خراپتر بوو. Now I know there are ئێستا issues with تێدەگەین regard to کە کێشە هەیە پەیوەندیدارە بە a possible agreement between ڕێکەوتنی Kurdistan نێوان عێراق و کوردستان which would be the best outcome کە باشترین دەرهاویشتەی دەبێت ئەگەر هەبێت on whatever steps you take. That would هەر be هەنگاوێک بێت لەو بارەیەوە quite desirable. پێم وایە هەنگاوی باشیشن هەمووان ئەوە دەخوازن Practically, pragmatically, هاوکاتیش realistically. ئەمە واقع بینانەترە And what that should be ئایا ئەوە چی would be a دەبێت good thing, a good ئایا issue, شتێکی باش دەبێت discussion and بابەتێکی debate. گرنگ دەبێت بۆ پێم وایە ئەمە بابەتی گرنگە I بۆ think some of قسەکردن the لێرە. people I've talked to in the last couple of هەندێک days لەوانەیە کە لە ماوەی دوو ڕۆژە ڕابردوو قسەم senior لەگەڵیان کردووە Kurds هەندێک بەرپرسی گەورەی کورد thought about this issue. لەسەر ئەو بابەتە قسەمان کرد و بیرم لێ کردوتەوە Encouraged by the practicality or هاوکاتیش pragmatic هەندێک لەو of those قسەکردن زۆر پراگماتیکانە و کردارەچی بیران کردوتەوە. دوای خاڵ Before I say a word about بەر President لەو هیچ شتێک بڵم دەربارەی سەرۆک بارزانی is it's ئەوەیە important کە ئەوەی گرنگە بۆ ئێمە that whatever decision is made هەر بڕیارێک ئەنجام بدرێت لە کۆتایی ڕۆژ that لە کۆتاییدا every effort is made هەر هەوڵێک to plan بخرێتە گەڕ بۆ پلان دانان and strategize یان بە استراتیژیکردن و ڕستنیشانکردنی کاتێکی دیاریکراو. you will do. ئایا ئێوە چی Be دەکەن prepared ئامادەیتان تێدا بێت based on
بە پشتبەستن لە پلان ڕێژێکی باش، هێزرێکی باش، استراتیژی کارامە بتوانرێت different scenarios based on تاوتوێ یاخود هەمان کات مامەڵە لەگەڵ سیناریۆی جیاجیا بکرێت، نەک لەگەڵ کاردانەوە ناوەخۆیەکان عراقیەکان بەڵکو دەرەچی و هەرێمیەکانیش. ئایا وڵاتان جیهانیش بۆ چونە چۆن دەبێت؟ لە کۆتاییدا this is a personal note. ئەمە بۆ چوونی تایبەتی خۆمە. I hope it's taken the right way, خوازیارم کەوە خۆی وەربگیرێت. and that is ئەویش ئەوەیە that there is a leader now in کە ئێستا سەرکردەیەک هەیە لە کوردستان، a person of stature کەسێکی کارەمە هەیە has devoted his life کە تەواوی ژیانی خۆی خستۆتە گەڕ بۆ پرسی کورد، who's کە led the Kurds in battle. کە سەرۆکرداتی کوردی کردووە لە جەنگ لە وتوێژە سیاسی. منیش گەواهێدەری ئەو وتوێژە سیاسیانە بووم لەو کاتەی کە لە داڕشنەوەی دەستوری عێراقدا وتوێژ لەسەری دەکرا. and whose life mission has been ئەو ئەرچی ژیانی خۆی بریتی بووە لە achieve the بەدەستهێنانی ئامانجی Kurdish self-determination. مافی چارە خۆنووسین بۆ That's an کورد. asset. ئەمە لایەنێکی گرنگە، That's an asset. ئەمە زۆر گرنگە. Think about that as well. بیر لەوە بکەنەوە Deliberate. کە ئێوە قسە لەسەر بابەتەکان دەکەن. I appreciate the opportunity to be من asked. I know ئەو this دەرفەتە بە conversation will be هەلێکی باش دەزانم کە کوردەکان زیاتر لەبارەی وە قسە بکەن، debating, arguing, وتوێژ بکەن، دیبیت بکەن، putting various ideas بتوانن بۆچوونەکانیان بخەنە ڕوو لەسەر بابەتی جیاجیادا. to be asked, هەروەها ئەگەر پرسیارم لێ بکرێت من شەرەفمەند دەبم be asked to say کە something. پرسیاری ئەوم لێ بکرێت شتێک لەم بارەیەوە بڵێم I feel بۆ humbled by it. بینەر و بۆ ئامادە بۆ کوردەکان. خوازیارم کە ئەمە بە Violated any سەرپێچی کار diplomatic norms, although even when I was بۆ a diplomat, ئاکار و ڕەفتارە دیبلۆماسیەکان نێتە هەژمار. but I بەڵام do feel honored من شەرەف هەست بە شەرەفمەندی دەکەم to contribute, so I thank کە داوام لێ کراوە ڕۆڵم هەبێت. سوپاس بە دەستەی دامەزرێنەر و دامەزرێنەر و سەرۆکی زانکۆ دەکەم. my friends and هیوا خوازم Kurds کە هاوڕێکانم کورد all the very best هاو as they deliberate. داهاتوێکی باشیان هەبێت They لەو should know they کاتێک have کە friends besides the mountains. دەبێت ئەوەشیان لات بێت کە هاوڕێیان هەیە لەو چیاکانەوە You're facing کە ئێوە a ئێستا grand moment. ڕوبەڕووی کاتێکی هەستار دەبنەوە. Sure, there will be rest. No big decision. هەروەها بڕیاری مەزن چاوەڕوانتان دەکات کە ئەمەش بەبێ مەترسین نییە. If they were simple and easy and ئەگەر ئەوان ئاسان بوونایە have been done a long time ago. من دەمێک بۆ ئەو بڕیارانم They دەدا. fall on this generation of بەڵام پێم وایە ئەو بڕیارانە لەسەر نەوەی ئێستا دەوەستێت for themselves. کە بڕیارێک بۆ خۆیان بدەن. من نزای سەرکەوتتان بۆ دەخوازم دەتوانن پشت بە تواناکانم ببەستن و من وەک هاوڕێ دەمێنمەوە. سوپاس. Dear friends, خوش و برایانی بەڕێز، with all the respect, هاوڕێیانی بەڕێز، ministers, ڕێزم بۆ جەنابی سەرۆک وەزیران، leaders, بۆ وەزیران، بۆ سەرکردەکان and all the respect and admiration for all the و Kurds. خۆشەویستیشم بۆ هەموو کورد هەیە. Thank you, Zal. You said so سپاس well. زەلمە Well, I'm سپاس waiting دەکەم for کە this قسەی moment باشت کرد. since, من لە مێژە بۆ زیاتر لە 50 ساڵ چاوەڕێی ئەم سادە دەکەم. هەندێکتان لەدایک نەبوون کاتێم چاوەڕێم ساتم Sentence for Kurdistan. بۆ باز لە سەربەخۆی کوردستان بکەم. It will be difficult. ڕێگایکی زەحمەت I'm دەبێت sorry, Mr. و داوا لە بردنی شتەکەم I'm not alone. جەنابی سەرپەرشتە من پارێزەر نیم Because خۆشبەختانە when the لەبەرەوەی international من law کاتێک باز لە is not یاسای convenient enough نێودەوڵەتی دەکەیت و for the movement of the people, you
have to change. تۆ کاتێک یاسای نێودەوڵەتی پشتگیری بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی وەکو کورد Or at نەکەیت least پێویستە و یاسای بگۆڕیت to say, بە هیچ نەبێت to ask the دەستکاری public بکەیت opinion to say something یاخود about their own پرسیار لە ڕای سەر شەقام بکەیت و ڕای گەل بکەیت بزانێ ئایا چارەنووسی خۆیان چۆن دەبێت fellow traveler since من لە مێژە so long لە سەرانسەری جیهاندا گەشتم کردووە و چوومەتە I زۆر شوێن remember لە بیرما my first discussion with یەکەم گفتوگۆم Mustafa Barzani, لەگەڵ مستەفا بارزانی young man, من گەنج بووم و کات لاو بووم a volunteer. خۆبەخش بووم چالاکوان بووم First mission of Doctor Without Borders. یەکەم کارم بوو And I لە was very impressed. پزیشکی بێسنووران ڕێکخراوی with پزیشک this wild زۆر سەرسام بووم man بەم and this پیاوە مەزنا very courageous warrior. کەسێکی ئازا بوو It چاونەترس was my first talk about the perspective of a یەکەم so-called گفتوگۆشم بوو دەربارەی سربەخۆی و ئۆتۆنۆمی کورد 75. کوردستان ساڵی 1975 بوو So ئەو کات I remember all لە بیرما the steps to all هەموو ئەو هەنگاوانەی کە دەربارەی ئەو ڕێگە including زەحمەتە internal battles. لەگەڵیشی Please, ناکۆچە don't ناوخۆیەکە تکایە لە بیری نەکەن fighting each other ئەو inside کاتیش the Kurdistan of شەڕی یەکتریتان دەکرد لە بیرتان نەچێت for the future. لە بیرتان نەچێتەوە بۆ داهاتووش So بۆیە I'm very moved to من- say some few words about ئێستا international law. دەمەوێت باز لە یاسە نێودەوڵەتی بکەم Very strict. You don't have to move the borders. سنووری زۆر هەیە Borders یاسای are strictly سنوورەکان ناتوانانی بگۆڕ لە یاسای نێودەوڵەتی precisely هەمووی بە وردی containing. داڕژراوە یاخود دیاری To کراوە move the borders to کاتێک تۆ ئەو سنوورانەش دەگۆڕیت یا دەجوڵێن a very زۆر particular زەحمەتە. story coming from particular people in لە particular لایەنی places, دیکەوە particular لایەکی countries. دیکەت لێ هەڵدەستێتەوە And I've been witness of من some شاید of حاڵی these زۆر so-called disorders at the ئەو سنوور لادەرانە بووم یاخود ئەوانەی سنوور In Africa. دەجوڵێم لە dogma ئەفریقا was, don't move the colonial borders. زۆر قسە هەبوو لە ئەفریقا کە نابێت سنوورەکانی کۆلۆنیال بگۆڕن Ethiopia. بەڵامی لە ئەسیوبیا لە I سوودان remember because I لە was بیرما in charge for the من ئەو UN کات system. لە سیستەمی نەتەوەگرتوەکان سەرپەرشتیای سیستەمی نەتەوەگرتوەکان بووم لە کۆزۆفۆ It was absolutely forbidden. ئەو کات قەدەغە بوو ئەگەر بیر لە گۆڕینی سنوورەکان بکەیتەوە And it was obviously the only way زۆر ڕاشکاوانش پێدام ئەوە تاکە ڕێگاژ بوو to stop the بۆ کۆتایهێنان بە شەڕ و کوشتار و to کوشتارگەریەکان people. بۆ جۆگرتن لە خەڵک So بۆیە the best way, if باشترین there is a ڕێگا best way, ئەگەر ڕێگایەکی باشتر هەبێت the wish of کە ویستی a خەڵک nation جێبەجێ بکەیت or to come to a nation, تاکو ببیتە certainly وڵات through the UN system. دەبێت لە سیستەمی لە ڕێگای سیستەمی نەتەوەگرتوەکان بێ ڕەنگە ئەمە But step تاکە by ڕێگا step, نەبێت بەڵام هەنگاو بە هەنگاو it might be possible to ڕەنگە ask the ئەوە UN system, the دەکرێت تۆ Secretary General, بپرسیت the لە Secretary General, نەتەوەگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش لە سکرێری but گشتی you should be کە prepared ئەم ڕێگای هەیە دەبێت تۆ ئامادە for بیت difficulties. کە ڕێگاکە The second زەحمەتە point, and Zad دووەم خاڵیش very کە clear. زەلمای خەلیزادیش باسی کرد Ambassador Khalizad, I want to say. باڵیۆز خەلیزاد داوای لەور نەکەم But you know, he's part of the three تۆ musketeers. ئەوە بەشێکە لە سێ کەسە دیارە پیتە گابرێس Zal Khalizad زەلمای and خەلیز local servants. و بەندەش But as you know perfectly, the تۆ three دەبێت musketeers ئەو were سێ there is an ئەو سێ empty کەسە نەسراوە کە Well, میشە just پاڵ saying پشتی that, کوردیان کردووە the difficulties, of course, ڕێگە زەحمەتەکە ئەوەیە certain. But in the same time, لە هەمان in that کاتدا particular area of Middle East, لە ناوچەی ڕۆژهەڵاتی this ناوەڕاست is the precise ئەمە ئەو ساتەیە because لەبەرەوەی all that borders has been هەموو ئەو سنوورانەی یاری کراون by the colonial period. لەلایەن داگیرکەرانەوە And کراون we are all facing the هەمومان end and
of the colonial. ئێستا ڕوبەڕووی ئەو ساتە بووینەتەوە کە کۆتایی هاتنە بەو سنوورانە. France, I had the map من خۆم وەکو وەزیرێکی فەڕەنسا with this blue نەخشە ئەسڵیەکەم هەبوو right one, Sykes-Picot line. کاتی کە سایکس پیکۆ دیاریکە And all the ئەو هێڵانەی سایکس پیکۆ کێشایان. no longer, let's say, بە ئێستا دەزانین کە ئێستا خەڵکی ئەو ناوچەیە after لەو هێڵانە ناگەن the Syrian massacre. لە دوای کۆمەڵکوژیەکەی سووریا. پێم وایە کە ئێستا خەڵکەکە ئامادەیە گوێ بگرێت لە ویستی گەل لە ویستی خەڵک So to express one of بۆ دەربڕینی the most important public voice, بۆ دەربڕینی دەنجی خەڵک voice. کە دەنجی گەلی کووردە ئەوان ئامادەن. There is a real attention کاتێک باسی پرسی کوردەکەی in Kurdistan. خەڵک هەمووی گوێ دەگرێت. Please, I'm sorry, but I'm داوای listening لێبوردنەکە. to you at the same time. So تکایە گوێش لێ بگرن. this is ئەمە certainly the Pek- right moment. ئێستا ساتی ئەوەیە کە گوێ لە ویستی گەلی Not کورد only بگرین. because نەک تەنیا لەبەرەوەی you are part of a very troubled لەبەرەوەی ئێوە بەشێکن لە ناوچە کێشێ of پڕ لە democracy. کێشە بەڵام You are the ئێوە people fighting کە against لە ISIS. خەبات دەکەن لە پێناو You دیموکراسی are the خەبات people دەکەن fighting لە for دژی a gender داعش balance. خەبات You are the دەکەن بۆ people گەڕانەوەی With all the باڵانسی respect for religion, ڕەگەسی. you are the people ئێوە خەبات دەکەن لە able to پێناو separate ئازادی ئاینی. the religions. ئێوە خەبات دەکەن لە پێناو جوداکردنی ئاین و حکومڕانی. Asset for you. ئەمە ئەو بەها گرنگانەیەن بۆ دامەزرانی دەوڵەت. So بۆیە I think that پێم وابێت they are all waiting, and I know that ئەمانە هەمووی لە ئەوروپاش waiting for something هەمووی coming چاوەڕێن from the Kurds. کە لە کوردستانەوە شتێکی گەورە ڕووبدات. Something linked شتێک کە with democracy in پەیوەندی بە Europe. دیموکراسی ئەوروپا دیموکراسی ئەمریکاوە هەیە. Democracy is important. دیموکراسی زۆر گرنگە. And the last thing, ئەو دواخاڵیش there is no good moment. هیچ ساتێکی گونجاو نییە. No good moment. No bad moment. ساتی خراپیش نیە. تەنیا یەک ساتەیە ساتەیە کە ڕاستیەکە بدرچێنی بە هەموو جیان. بە جیان ڕابگەێنی خوشکیان و برایان خوشک و برایان. من دەزانم خوشکبرا زۆر بینیوە لەم ناوچەیە. با بڵێن خوشک و برایان. ئەمە ئەو ساتەیە کە بۆ ویستی گەلی کورد ڕابگەێنرێت لە ناو جەرگەی ئەم ناوچە پڕ لە کێشە و دژوارەدا. لەبەرەوەی کاتێک داگیرکەران ئەو هێڵە و سنوورانەیان دیاری کرد کە پێی دەگوترێت سنوور، ئەوان وایان زانی کە سەرەتای دیموکراسیە. بەڵام ئێستا ئەو ساتەیە کە پێویستە ئەو سنوورانە لا ببرێن، باز بدەیت بەسەر ئەو سنوورانە. لە ماوەی 50 ساڵی ڕابردووندا ئەو بە هەزاران خەڵکەی بینی منە، هەموویان سەرجەمیان سەرجەم لایەنەکان سەرجەم خەڵکی پشتگیری سەربەخۆی کوردستان. بۆیە ئێوە دەتوانن پشت بە زۆر خۆبەخش ببەستن کە لەگەڵ ئەم پرسەدا. من لە پێشیشمە، من نامەوێت زۆر کاتان بگرم یاخود بابەتەکە زۆر ئالۆزکەین لەبەر خۆی ئالۆزە. ئێمە باز لە کوردستانی عێراق دەکەین، باز لە کوردستانی عێراق دەکەین وەکو بۆ نمونەیەک بۆ داهاتوو. لەبەرەوەی تۆ بەتەنیانیت، ئێوە بەتەنیانین. ئەی کوردانی سووریا، کوردانی ئێرانە، داوای لە برنشەکەم ئای کوردانی تورکیە. من نامەوێت باز لەوان بکەم لەبەرەوەی زۆر ئالۆزە. کاتێکی باز لەوە دەکەی زۆر پسپۆر لێت بەرز دەبنەوە
پسپۆڕانی یاسای نەودەوڵەتی ئەوان دەڵێن نابێ و کارە بکەیت نابێ ئەو سنوورانە ببەزێنرێت گفتوگۆشی گەرم دەبێت بۆ ئەوان دەڵێن ئەگەر تۆ ئەو سنووراتێک بدەی دنیا تێک دەدرێت باشە ئێستا دنیا ناوچەکە تێک چووە دەکرێت تۆ ئەو نمونەیە بەکاربێنی بۆ گەشتن بە سەقامش بۆ گەشتن بە چارەسەر کوردستان کوردستانی عێراق بەشێک یاخود پارچێکی سەقامگیرە لە ناوچەکە و دەکرێت پشت بە یەکێک لەوانەیە کە پشگیری دەکات منم. Mr. Prime Minister, Mr. President, I'm really very proud to be here today. سەرۆک وەزیران من خۆشحاڵم کە بۆ یەکەم جار لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ئامادەم کە خواستیارم لێرەشەوە سڵاو لە کاک مەسرور بکەم بۆ بەردەوامی و پابەندی خۆی و هەروەها سەرۆک وەزیرانی حکوومەت هەرێم بۆ دامەزراندنی ئەم ناوەندە لە کوردستان و لە دهۆک. لە یادمە لە ساڵی 1992 یان 93 لەگەڵ زانکۆی ئەمریکی ئێمە کارێکی زۆرمان کرد بۆ ئەوەی بتوانین کە لێکۆڵنەوەی کوردی زیاد بکەین. ئێستا لە 2016دا من لەگەڵ ئەو گروپەی هاوڕێ هاوکارانم کە زۆر جێی شانازی خۆمە کە لە بەردەم قسە دەکەم بە ئینگلیزی قسە دەکەم چونکە قسەکردن بە کوردی ئاڵۆستری دەکات بۆ وەرجێڕە. پێم وایە کە ئەو هەموو لێ دوانانەی کا لێرە بیستمان نایاب بوون. بەڕێزاڵ هەندێک پرسیاری گرنگی وروژاند ئایا کاتێتی بۆ ڕاگەاندنی سەربەخۆیی کوردستان ئێستا نەخێر بە بۆچوونی من ئایا کاتی ئەوەیە دیبەیت و توێژ بکرێت لەسەر سەربەخۆیی و پرۆسەکە؟ بەڵێ پێم وایە کاتەکەشی بەسەر چووە. سەرەڕای ئەوەش ئایا دروستە کە چاوەڕوانی هەڵومەرجی ڕاست بکەین نمونەی بکەین؟ نەخێر، هەڵومەرجی نمونەی دروست نابێت نین. ئایا پێویستە بڕیارێکی بەپەلە بدەین؟ نەخێر، پێم وان نییە پێویستە بڕیارێکی بەپەلە بدەین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم کێشەیە. وەک هاوڕێم دکتۆر بەرهەم وتی لە ڕابردوودا هیچ پێکهاتەیەکی کوردی هیچ فەرمانڕەوایەکی کوردی ئەوەندە نەخوێندووە کە ئێستا فەرمانڕەوایی لە هەرێمەکەدا دەکرێت. ئێستا نەک وەک کەسێکی هزری لەبارەی لێکۆڵینە و سیاسەتی نێودەوڵەتی وەکو کەسێکی پیشەیی لە مامەڵەکردن و هەروەها سەرخاوەن سەربوردە لە مامەڵی نێودەوڵەتی. لە یادمە لە 2005 یان 2006 بوو سەرۆکی عێراق کورد بوو، بەڕێز تاڵەبانی و هەروەها وەزیری دەرەوە ئەویش کورد بوو کە خۆم بووم. دواتر چووینە کۆنگرەی ئەنجومەنی ئاسایش بۆ یەکەم جار. ئێمە لە ئەنجومەنی نیشتیمانیدا هەستێکی تایبەتمان هەبوو. ئێمە تەماشای یەکترمان کرد و تەماشای ئامادەبوونمان کرد. ئایا کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە بیر لە شوێنە چاشەوە بۆ خۆمان بکەینەوە؟ بەڵێ مافی ئێمە بڕیارماندا باسمان کرد کە دوو دڵ نەبین لە بەرچاوگرتنی وەها بژاردەیەک. پێم وایە ئامانجی سەربەخۆی کوردستان لەگەڵمان بووە بۆ چەندین ساڵ. ئێمە خەباتمان کردووە، قوربانیمان داوە، من زۆر قوربانیم داوە خۆم بۆ هەندێ ئامانجی دیاری کراوە. لە دەستپێکدا لە دوای وەک ڕوونە لە کوردەکان لە جەنگی جیهانی یەکەم باسییان لە یەکسانی هاوڵاتی بوون دەکرد. دواتریش ئەمەش ئێستا لەو سەردەمێدا باس لە ئۆتۆنۆمی، دواتریش
گۆڕانی ناوەندگەرایی و ئێستاش بڕیاری مافی خۆبڕێوەبردن و سربەخۆیی دەزانین کە ئێستا هەموو کۆمەڵگە گەواهی ئەوە دەدات کە نەتەوەکان مافیەوان هەیە. بەڕێز بێرنارد باسی لە سربەخۆی و لەو لانانە کرد، باسی لەو بابەتانە کرد کە خەڵکی یەکوڵاتان لەگدانەوەی ئەرنێرنیان لەسەر هەیە. ئێمە لە بەدرژای مێژوودا بینیومانە کە ئاستەنگ هەن بەڵام گۆڕانکاریش ڕوو دەدەن. وەک کوردێک لە زۆر پۆستی جیاجیادا کارم کردووە، ئێم لە مێژوو خۆم دەڕوانم و دەبینم ئێمە هەموو کات دەرفەتمان لەدەستداوە، دەرفەتی زۆرمان لەدەست چووە کە کات دێت هەندێک شتێ ئەنجام بدەیت. ئایا ئازانە پێویستە یاخود بڕێرەکە ڕاستە ئەو ئاراستەیە بگرین یان یەشێکی تر، یان بەدرێژایی هەموو شۆڕشە کوردەکان و بزوتنەوەکان ئەوانیان بینیوە هەروە هەڵسەنگانی دروست نەبوون، واتە تێگەیشتنی باشیش نەبوون بۆ دۆخەکان، لە مامەڵەیەکی باشیش لەگەڵ دۆخ هەڵومەرجە هەرێمیەکان نەکراوە. ئێستا ئێمە دوای سەربردەیەکی باش و پەروەردە و جیهانگەرایی دەبینین کە ئێمە لە قۆناغێک داین کە بڕیارێکی کارامە بوێرانە بدەین، بڕیارێک بدەین کە پەشیمانی لە دواوە نێت. پێم وایە کە لەکتێگەیشتێک هەیە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی، تەنانەت لە ناوچە و لە لەو ناوچە هاوسەیەک ئێمە تێدا دەشین. هەندێک وڵاتی عەرەبی ئەوان بیر و بۆچوونیان گەشەی کردووە بە شێوەیەکی زۆر ئەرێنی لە بەرامبەر پرسی کورد. هاوکات لە هەندێک کۆنفرانسی هاوشێوە و دیدار لە وڵاتانی کەندا و بە ئاشکرا بەڕوونی باس لەو پرسە دەکرێت. هەمووان ئەوە جەخت لەوە دەکەنەوە کە مافی سەربەخۆیمان هەیە، بەڵام دووبارە هەندێک ئاستانگ هەن بە ڕازگۆ بین لەگەڵ یەکتری. خوازیارین، هیوای ئێمەیە، خواستی ئێمەیە کە سەربەخۆ بین، بەڵام لە هەمان کاتدا هەندێ سنوور هەن. ئەو سنوورە سەرچیانش ئەوەن کە هەڵکەوتەی جوگرافیایی ناوچەکەیە. ئێمە وڵاتێک نین، ئێمە باشووری سوودان نین، ئێمە دۆخێکی تەواو جیاواز و تایبەتە، بەڵام ئاڵۆزترە. ئەمە ئەوەش ناگەێنێت کە هەر بڕیارێک بدەین هێزر لە داهاتوو نەکەینەوە، بیر لە داهاتوو نەکەینە. دووەمیش ئێمە پێویستمان بە یەکگرتووی کورد هەیە. ناتوانیت سەربەخۆ بی، ئەمین 100% ڕوون نادات، واتە هەموو کوردەکان هاوڕابن، بەڵام بەلایانی کەم پێویستمان بە زۆرینەی کورد هەیە، پێویستمان بە پلاتفۆرمێک هەیە بتوانین بە میکانیزمێکەوە ئەو ئامانجە پیرۆزانەی نەتەوەی کورد بەدی بهێنین. ئەوەی پەیوەندیشی بە بەغداوەیە بە بۆچوونی من. بەغدا دەست بەرداری کوردستان نابێت پێچەوانەی بیربۆچوونی خەڵکێکی زۆر، بەڵێم دەتوانین کە بڵۆ بگەڕێەوە ئەو دەوان لەوانێ باس لەوە بکەن، دەوانێت دووپات بکەنەوە بگەڕێنەوە سنووری ساڵی 2023. بەڕێزاڵ و پەرسپیتەرەوە دەزانن. هەروەها لە کاتی دەستورنووسینەوەش مناقەشە و گفتوگۆی زۆر کراوە. هاوکات باس لە چاپۆشیکردن لە ناوچە دابڕێنراوەکان دەکرێت. ئەوە ئەو شتێکە لە خاڵیاندایە، نەک لێک تێگەیشتنێک وەک جیابوونەوەی جیابوونەوەت. من ئەو مساڵێکە لە بەغدا بووم و مامەڵەم کردووە لەگەڵ کەساتی جیاجیا. شتێکت پێ دەڵێم لێرە، ئێستا بەغداد هەندێ بۆچوون و لایەنی جددی خۆی لەسەر پرسەکە داوە کە لەسەر داهاتووی عێراق هەندێ بڕیاری کاریگەریش دراون یاخود لە هەندێک گۆڕانکاری کراون کەەوە دۆخێکی دیفاکتۆیی بۆ دابەشبوونی عێراق دروست کردووە، واتە فەرمانڕەواییکردنی زۆرینە پێچەوانەی دەستووری عێراقا کە
باس لە حکوومەتێکی یەکگرتوو دەکات لە پێکهاتبێت لە تەواوی پێکهاتەکاندا. تاوی کۆمەڵبوونەتەوەکانیش باش لەوە تێدەگەن بەڕوونی کە خەڵکی بۆ چوونی جیاجیان هەیە. هاوکات بە یاساییکردنی حەشدە شەعبی سەرەڕای قوربانیدانەکانیشان کە لە شەڕی دژی داعشدانە، بەڵام دروستکردنی جێگرەوەیەک سوپایەکی جێگرەوە بۆ سوپای عێراق جێی پەسەندکردن و قبوڵکردن نییە. هەروەها هێنانێنەری فیدیالیزم و هۆزگەرایی دووبارە پێچەوانەی دەستورە، پێچەوانەی دەوڵەتێکی سڤیلی هاوڵاتی کە تێدا هاوڵاتیان خاوەن مافەکانی خۆیان بن. بێجگە لەوەش ئەگەر باس لە بودجە بکەین، ئەوان هەندێک گۆڕانکاری من پێم وایە ئەوە بەوە ناو بنێم کە هەندێک لوغم لە بەردەم حکوومەتی هەرێم چێنراون بە ئامانج ئەو کارانە ئەنجام دراوە بۆ نانەوەی مین لە نێوان پەیوەندەکانی کوردەکان خۆیان. ئەمە ئاماژەی نەهاری کار و نەرێنین. دواش ئەگەر باس لە دوای مووسڵ بکەین پێم وایە زۆر گرنگە، وەک بەڕێزان ئاماژیان پێکرد، پێویستە، زۆر پێویستە ئێمە دیدگەیەکمان هەبێت. چی ڕوودەدات، چی بەسەر مووسڵ دێت؟ ئایا مووسڵ وەک پارێزگارێک دەمێنێتەوە یاخود ببێت بە هەرێمێک بۆ ئەوەی بتوانرێت تەواوی ئەو پێکهاتە و ئاینی و نەتەوانە کۆتایی پێبێنێت لە خۆ بگرێت. لێرە پێویستە ئێمە وەک کورد بۆ چوونێکمان هەبێت، پێویستە هەوڵەکانمان نێک بخەین بە پێچەوانەوە. ئەمە هەمووی لەبار دەچێت، بەڵام قوربانیدان کە تا ئێستا دراون زۆر ئەو ئامانجە ڕووتر کردەوە. زۆر سپاس. باش، زۆر خۆشحاڵم لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆکی دەلال پێکەوەین. دەستخۆشیتان لێ یەکەم کاک مەسرور لەگەڵ هاوکارانتان بۆ ئەم دامەزراوەیە و هیوادارم ئەمە هەم بۆ دهۆکی دەلال هەم بۆ کوردستانی گەورەش سەرچاوەی پەرەپێدانی تواناکانی گەنجەکانمان بن بۆ ئایندەیەکی گەشتر بۆ وڵاتەکەمان. هەموو جارێکی سەردانی دهۆک دەکەم دڵم دەکرێتەوە، سەردەمی مناڵی خۆمم بیر دەکەوێتەوە. ساڵی هەفتە باوکم لێرە کاری دەکرد، ئەو کات دهۆک شارێکی زۆر پچکۆلە و خنجیلانە بوو. ئێستا ماشەڵڵا شارێکی گەورە ئاوەدان بە خەڵکە باشەکەی، بە خەسەتیە کۆشەرەکەی، بە پێگە و ناو و ناوبانگی. هیوادارم هەمیشە دهۆکی دەلال ڕوو لە خۆشی و ئاوەدانی زیاتر بێ. باسی ئەم کۆنفرانسە لە کاتێکی گرنگا دەبەسترێ و من پێم وایە بابەتێکە کە هەمیشە جێگەی باس و لێدوان بووە، بەڵام لەم ساتە وەختە مێژویەدا جێگەی خۆیەتی هەڵوەستەی لەسەر بکەین. پێم وایە بەبێ دوودڵی کوردێک نییە لە سەرتاسەری جیهانە ئامانج و هیوای بەدیهێنانی مافی چارەنووسی گەلی کوردستان نەبێت و بەدیهێنانی دەوڵەتی سربەخۆی کوردستان نەبێت. ئەو زوڵمە مێژووی لە گەلی کورد کراوە لە دابەشبوونی نیشتیمانەکەی، لە چەوسانەوە و پێشێلکردنی مافەکانی. چەوسانەوەیەکە کە موێنەیە لە مێژووی مرۆڤایەتیدا و هەموو تاکێکی کورد بە حەزرەتەوەیە بۆ ئەو ڕۆژەی ببینێ ئاڵای نیشتیمانەکەی شان بەشانی ئاڵای گەلانی تر، نیشتیمانەکانی تر، دەوڵەتانی تر لە نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک شەکاوە بێت و کورد بە مافی ڕەوای خۆی بگا. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە و پێم وایە باسەکەشمان لەوە دەربچێ ئایا سربەخۆیی کوردستان مافی ڕەوای خەڵکی کوردستانە یان نا. بەڵێ مافی ڕەوای خەڵکی کوردستانە، نەوە لە دوایینەوە بەو خەونەوە بەو ئامانجەوە بەو هیوایەوە خەباتیان کردووە. لە ڕووی لێکدانەوەی یاسای نێودەوڵەتیش هەموو یاسا نێودەوڵەتیەکان بە جارنامەی مافی مرۆڤ
بە چارتەری نەتەوەیە گرتووەکان لە هەموو بوارێکدا مافی گەلی کورد دەسەلمێنرێ بۆ دروستکردنی دەوڵەتی سربەخۆی خۆی. بەڵام وەکو دۆستی دێرینم کاکە زەڵمای خەلیلزاد باسی فەرموو، ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە باسێکی جددی بکەین، مناقەشەیەکی جددی بکەین لەسەر ئەوەی کورد چی دەوێ و بە چه ئاڕاستەیەک دەتوانێت بە ئامانجەکانی خۆی بگا. لەم ساتە وەختەدا ئەمە زۆر گرنگە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ڕوو لە گۆڕانکاریە و پێم وایە ئەو گۆڕانکاری و هەژانە گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتی بنچینەیین ئەو سەردەمەی سەدەی بیستەم کە کوردی تیا کۆیلە بوو کۆتایی پێهاتووە. پێکهاتەی دەوڵەتی دوای شەڕی جیهانی یەکەم لە سووریا، لە عێراق، لە سەرتاسەری ناوچەکە گۆڕانکاری بنەڕەتی بەخۆوە دیوە و کورد ناتوانێت ئەو ڕاستیە نادیدە بگرێ و جیهانیش ناتوانێت ئەو ڕاستیە نادیدە بگرێ. ئێمە لە عێراق لە دوای شۆڕەشێکی دوور و درێژ قوربانی و خۆبەختکردنێکی زۆر وێرانبوونی وڵاتەکەمان و ئەنفال و جەنۆسایدی تاڵاوی ناخۆش پێگەیەکمان هەیە ئەمڕۆ لە دەوڵەتی عێراقدا، پێگەیەکمان هەیە لە چوارچێوەی عێراقدا کە لە ئەنجامی ڕاماڵینی سەدام و ئەو پێکهاتە تازەیی کە هاتە پێشەوە لە عێراقدا بۆی جێگیر کراوە. بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی بڵین لە ساڵی 2003 بۆ ئەمڕۆ کە ساڵی 2016ە 13 ساڵ بەسەر ڕاماڵینی سەدام حوسەین، نەک ئێمەی کورد تەنها بەڵکو پێکهاتەکانی تری عێراقیش ئەوە دەسەلمێنن کە عێراقی ساڵی 2003 کۆتایی پێهاتووە. ئەو دەستورەی کە ئێمە خۆشمان دامان ڕشت و دەستمان لە داڕشتنی هەبوو، دەستکەوتی زۆر گەورەی تیا بوو بۆ گەلی کوردستان بێگومان، بەڵام ئەنجام دوای 16 ساڵ نە کورد پێی ڕازیە نە عەرەبی عێراقیش پێی ڕازیە. من ناچمە سەر ئەوەی چێ پابەندی دەستور بوو و چێ پابەندی دەستور نەبووە، بەڵام لایەنی کەم لێکدانەوەی زۆر جیاواز لە بڕگە دەستوریەکانە هاتۆتە کایەوە کە بۆتە هۆی کێشە و گیر و گرفتێکی زۆر بۆ دەوڵەتی ئێستای عێراق. دەوڵەتی ئێستای عێراق لە دوای 13 ساڵ لەم دەستورە، لەم پێکهاتەیە، لەم تەوازونات و هاوسەنگیانە، لەم وەزعە ئیقلیمیەی کە لە دوای ڕاماڵینی سەدام حوسەین هاتە کایەوە گۆڕانی بنەڕەتی بەسەر هاتووە. داڕمانی سوپای عێراق لە دوای هێرشی داعش بۆ مووسڵ، بۆ ئەنبار، بۆ ناوچەکانی تر، ئەو وەزعە تازەیە خۆی لە خۆیدا بەرجەستەبوونی ئەو حاڵەتەیە. دوای سەدان ملیار دۆلار لە داهاتی نەوت کە لە دەوڵەتی عێراق سرف کرا و بێجگەل لەوەش هاوکاری نێودەوڵەتی بەداخەوە دەبینین ئەو پێکهاتە و ئەو دامەزراوەی کە چاوەڕوان دەکرا عێراقێکی دیموکراتی فیدرال کە ئاسوودە بێ لەگەڵ خۆی و ئاسوودە بێ لەگەڵ دەوروبەری تا ئێستا نەهاتۆتە کایەوە. لێرە من باسی حاڵەتێک دەکەم لەگەڵ برایەکی عەرەبمانە قسە بکەی، لێکدانەوەیەکی هەیە بۆ ئەو وەزعە، لەگەڵ ئێمەی کوردیشا قسە بکەین، لێکدانەوەیەکمان هەیە. واقعی حاڵ ئەوەیە هیچ لە پێکهاتەکانی ئێستای عێراق بە وەزعی ئێستای عێراق ڕازی نین. جەنابی سەید عەمار الحەکیم لە ماوەی ڕابردوو وەکو سەرۆکی ئەتیلافی نیشتیمانی عێراقی دەست پێشکەریەکی گرنگی پێشکەش کردووە بە ناوی ئەتەسویە ئەتەریخیە، واتە چارەسەرێکی مێژوویی بۆ کێشەی عێراق. دەستخۆشی لێ دەکەم لەوانەیە هەرێکێ لە ئێمە تێبینی و سەرنج و بۆچوونێکی لەسەر ئەم بەرگە و ئەو بەرگەیی هەبێ، چاوەڕوانی زیاتری لێ هەبێ، بە هەر حاڵ بەڵام خۆی لە خۆیدا باسکردن لە ئەتەسویە ئەتەریخیە چارەسەری مێژوویی واتای ئەوەیە کێشەیەکی مێژوویی لە دەوڵەتی عێراقا هەیە کە پێویستی بە چارەسەرێکی مێژوویی هەیە. بۆیە بە خوێندنەوەی ئەم وەزعە تازەیە ئێمەی کورد دووبارە دەڵێم وەکو کاکەزاڵ باسی کرد کاتێتی قسەیەکی جددی لەسەر ئەم مەسەلانە بکەین. پێم وایە کاتێتی کورد بڕیاری ڕاستەقینە و جددی خۆی بدا. دەمانەوێت لە دەوڵەتی عێراق بمێنینەوە یا دەمانەوێت دەوڵەتی سربەخۆی خۆمان ڕابگەێنین. بە هەردوو حاڵەت بڕیارێکە دەگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان، دەگەڕێتەوە
بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان بە ڕەچاوکردنی وەزعی خۆی و بە ڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان. بەو بڕیارەوە دەبێ بڕۆینە بەغدا، لە بەغدا ئەو مەسەلەیە یەکلایی بکەینەوە، نە لە تاران، نە لە ئەنقەرە، نە لە واشنگتنیش. و پێم وایە ئەگەر قەراری جیابوونەوەمان هەبێ لە عێراقە یا ڕاگەیاندنی سربەخۆیی، دەبێت بەڕاستیمان بێ بیر لە ئاکامەکانی، بیر لە تەبعاتی و نەخشە ڕێگایەک بۆ جیابوونەوە بۆ ڕاگەیاندنی سربەخۆ لەگەڵ هاوکارەکانمان لە بەغدا یەکلایی کەینەوە. من پێم وایە عەرەبی عێراق هەر نەبێ بەشێکی گرنگیان نیگەرانن، ناڕەحەتن لە جۆری پەیوەندی ئێمە و بەغدا، بێگومان ئێمەش قایل نین بەم جۆرە پەیوەندیە. ئەگەر دەشمانەوێ لە عێراقا بمێنینەوە، ئیلتیزاماتی متەبادلی ئێمە و بەغدا چییە؟ دانیشین لەسەر ئەوە قسەی جددی بکەین. بە تەئکید ڕاگەیاندنی سربەخۆیی هەنگاوە ئاسانەکەیە. دوای ڕاگەیاندن بەرنامەی کار، جۆری بەڕێوەبردننی وڵاتی خۆمان چی دەبێت چی نابێ، ئەوە پرسیارە جددیەکەی. ئەم پرسیارەش ئەمریکا ناتوانێت جوابی بداتەوە بۆ ئێمە، ئێران و تورکیش ناتوانن جوابی بدەنەوە بۆ ئێمە. خۆمان وەکو کورد، خۆشمان وەکو سەرکردایەتی سیاسی کورد دەبێ بە جددی تەعامل لەگەڵ ئەوە بکەین. دەوڵەتی سربەخۆیی ئازاد و دیموکراتی کوردستانمان دەوێ، یاخود شیمالی قوبڕۆس، جنوبی سوودان یا چیک و سلۆڤاکمان دەوێ. بۆیە من دەڵێم لە کاتێکا ئەم دیبەیتە دەکەین، ئەم باسە دەکەین، گرنگە جددی لە ناو خۆمانە بۆ ئەوەی واقعی ڕابردووی تاڵی ئێمە دووبارە نەبێتەوە، بڕیارەکەمان بڕیارێکی جددی بێ. کەس ناتوانێ مافی سربەخۆیی خۆمان، مافی چارەنووسی خۆمان لە گەلی کوردستان زەوت کە. بڕیاری فعلی لەم ئیشە ئەگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان، ئەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی سیاسی کورد و بەرنامە ڕێژی بۆ ئەو ئایندەیە. بەڵام دووبارەی دەکەمەوە، ڕاگەیاندن تەنها ڕاگەیاندنە و هەنگاوی یەکەمە. دوا بە دوای ئەوە بە چه ئاڕاستەیەک دەڕۆین، بە چه ئاڕاستەیەک کار دەکەین، پێویستی زۆری هەیە. من لێرە دەڵێم سێ نمونەم بۆ ئێوە هێنایەوە: چیکوسلۆڤاک، شیمالی قوبڕۆس، جنوبی سوودان. هەڵبەتە کوردستان هەد لە زۆر ڕۆ لەگەڵ ئەو نمونانەی من هێناومەتەوە جیاوازی و تایبەتمەندێتی خۆی هەیە، بەڵام دیسانەوە نمونەن. سربەخۆیی بە گواستنەوەی وابەستەیی لە بەغداوە بۆ ئەنقەرە نابێ یا بۆ تاران نابێ. ئێمە لە ناوچەیەک دەژین، دراوسێکانمان عەرەبن، تورکن، ئێرانین. قازانجی ملەتی ئێمە ئەوەیە پەیوەندیەکی هەمەلایەن لەگەڵ دراوسێکانمانە بکەین بۆ ئەوەی نەکەوینە چاڵ و سەنگەری وابەستەیی بەم دەوڵەت یا بەو دەوڵەت. مێژووی کورد زۆر جار ئەو ڕاستیە دووبارە بۆتەوە. بۆیە لێرەوە من دەڵێم پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا پەیوەندیەکی گرنگە. لەوانەیە لە ئایندەی ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستانە ئەو دەوڵەتەی کە کەمترین کێشەی لەگەڵ کوردا هەبێ و دەوڵەتی سربەخۆی کوردستانە هەبێ بەغدا بێ. کاک مەسعود، جەنابی کاک مەسعود چووە بەغدا، قسەیەکی گرنگی کرد لە ماوەی ڕابردوو کە بۆ هەر بڕیارێک عمقەکەی لەگەڵ بەغدا دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکاری جیۆپۆلیتیکی و ئابووری و ئەمنی و سیاسی کە ئیسیفادەی لێ بکەین. ئەم مەسەلەیە دەبێت لە بەرچاو بگرین، پەیوەندی خۆمان لەگەڵ ئەنقەرە، پەیوەندی خۆمان لەگەڵ تاران. ڕۆژگارێک کێشەی سووریا تەواو بوو، بێگومان سووریاش ڕەنگانەوەی دەبێت لەسەر وەزعی ئێمە پێویستی بە پەرەپێدانی ئەو پەیوەندیانە هەیە بۆ ئەوەی کورد لەم جوغزە داخراوە جوغرافیا دووچاری کێشەی وابەستەیەک لە وابەستەیەکەوە بۆ وابەستەیەشی تر نەبێ. بە ئینگلیزی وتانی ئیندیپێندەنس هەیە، دیپێندەنس هەیە، ئینتەردیپێندەنسیش هەیە. لەم سەردەمەی دنیا ناتوانی وابەستەیی خۆبەستنەوە بەلایەکەوە بەلایەشکە بگۆڕیتەوە. بەرژەوەندی کورد لە پەیوەندیەکی هاوسەنگی هەمەلایەنەیە لەگەڵ ناوچەکانمانە.
دێمەوە سەر ئەو مەسەلە ئەساسی تر کە دەڵێم بڕیاری خەڵکی کوردستانە مافی ڕەوای خەڵکی کوردستانە بۆ ئەو بڕیارە بێگومان زروفی ئایدیال نییە بێگومان 100% هەموو شتێک پێک نایە بەڵام کۆمەڵێک کێشەی جدی هەیە لە وڵاتەکەی ئێمە پێویستی بە چارەسەرکردنە هەموو کوردێکی ڕەسەن پێشم وایە زوربەی هەرە زۆری وڵاتەکەی ئێمە خەڵکی ڕەسەن و دڵسۆز و پەرۆشێ وڵاتن لەسەر دروشم و ئاوات و ئامانجی سربەخۆیی یەکی بەڵام کێشەی سیاسیمان هەیە کێشەی ئابووریمان هەیە کۆمەڵێک کێشەی گرنگی تر کە ڕوبەڕووی پرۆسەی حکومڕانی وڵاتەکەمان بووە ئەمڕۆ بەڕەچاوکردنی ئەم وەزعە دەولیە ئەم وەزعە ئیقلیمیە ئەم دەرفەتە مێژوویە و ئەم هەڕەشە گەورانەی لەسەر ئێمن کاتێتی هێزە سیاسی سەرەکیەکانی کوردستان بە دایەلۆگ و وتوێژێکی ڕاستەقینە لە قوڵایی ئەم مەسەلانە قسە بکەین خۆمان دەرباسکەین لەم دۆخە چەق بە سوی ئێستای هەرێم و کارێ بکەین کوردستان لە وەزعی ئێستای ڕزگارکەین من ناڵێم بە شەو ڕۆژێک کۆتایی پێدێ بەڵام ئەکید وەزعی ئێستای کوردستان کێشەی جددیتیایە پێویستی بە چارەسەرکردنی بنەڕەتی هەیە دوای پەیامەکەی جەنابی کاک مەسعود و دەستپێکردنی ڕاوێژ لە نێوان ئەم لایەنانە هیوایەک بەخشراوە بە خەڵک کە ئەنجامێکی لێ بکەوێتەوە چارەسەرێکی جددی بۆ ئەم مەسەلانە بکرێت من دەڵێم کەرەسەی گەورەی کورد لە مۆزعی ئێستا و من لە ماوەیە لەمەوبەر سەردانی ئەمریکام کردووە ئەوروپام کردووە خەڵکیی بێگانە زۆر دەبینم کەس مناقەشەی ئەوەمان ناکە کورد حەقێتی ببێ بە دەوڵەت یان نەبێ بە دەوڵەت کەس مناقەشەی ئەوەمان ناکە خەڵکی کورد ملەتێکی ڕەسەنی ڕۆژهەڵات هەیە وان نییە هەمووش ئەوە دەسەلمێنن کە کورد ئەمڕۆ لە ڕیزی پێشەوەی بەرگریکردنە لە مرۆڤایەتی لە ڕووی داعش و خەباتی هێزی پێشمەرگە ئەو نمونە بەرزەی جوامێری و ئازایەتی کەرەسەیەکی زۆر گەورەی خەڵکی کوردستانە ئەم سەرکردایەتی ئەمڕۆ قەدری ئەم دەرفەتە بزانین بەراوردی خۆمان بە ڕابردوو بکەین لە مەلیک مەحموودەوە بۆ جەنابی قازی محەممەد بۆ جەنابی مەلا مەستەفای بارزانی ئەم دەرفەتەی بۆ ئەم سەرکردایەتی هەڵکەوتۆ بۆ کەس لەوان هەڵ نەکەوتۆ ئەم ئەزمونەی ئەمڕۆی کوردستان هەرێمی کوردستان فراوانترین ناوچەی و درێژترین ماوەی حکومڕانی خۆبەخۆی کوردە بەراوردی کەن بە کۆماری مەهاباد بەراوردی کەن بە مەملەکەتی کوردستان لە سلەیمانی شێ مەحموود مەسئولیەتێکی زۆر زۆر گەورەیە لە سەرشانمان هیوادارم بە چارەسەرکردنی کێشەکانی خۆمان چاکسازیەکی بنەڕەتی حکومڕانیەکی نمونەیی ڕەچاوکردنی بەرژەوەندی و پێویستیەکانی خەڵکی خۆمان بەو نمونە جوانە هەم خەڵکی خۆمان ساز دەین هەم دۆستەکانیشمان لە دەرەوە بە ئاڕاستەی ئەو ئامانجە ڕەوایی میلەتەکەی خۆمان بسازێنین دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئەم داوەتەتان 1920'lerde Kürtlerin, Kürdistan'ın bölünmesi, parçalanması, paylaşılması ve Kürtlerin bağımsız devlet kurma haklarının gasp edilmesidir. Sorun budur. لەو کاتەدا مافی دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ دراوە بەڵام دوای 100 ساڵ ئەو کێشانە چارەسەر نەکراوە و ئێستش کە کاتی چارەسەرکردنی کێشەکان هاتووە کێشەکە بەم ڕادەی ئێستا گەیشتووە لە کاتی ئیمپریالیزمی دووەمی ئەم سەدەیەدا لەلایەن فەرەنسا دوو دەوڵەت دراوە بە فەرەنسا ئەویش وەک دوو دەوڵەت لەلایەن فەرەنسا لەدلەت کراوە یەکەمیان دەوڵەتی عوسمانی تورکیایە کە دووەمینیشیان دەوڵەتی سەفەوی ئێرانە بەڵام لەم نێوەندەدا کوردەکان بوونەتە قوربانی هەروەها لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی نزیکدا ئێستا کاتی ئەوە هاتووە کە نەخشەیەکی نوێ دروست بێتەوە بەڵام ئەم نەخشانە نەخشەیەکی جێگیر نابێ ئەمڕۆ لە کوردستان
olması gereken sınırlar yoktur. ئەوەی کە بگوترێ سنوورێکی جێگیر نەماوە بەڵام 5 tane sınır vardır. دەکرێت ئێستا 5 جۆر سنوور لە کوردستاندا جێگیر کرابێت. Kimi bölüyor? کێ ئێستا Araplarla Türkleri mi bölüyor? دراوسەی عراقە لەلایەنی تورکیاوە عەرەبەکانە نەخێر ئێستا تورکیا دراوسەی کوردەکانە لە سنووری ئێران و عراقەوە چێ هەیە؟ Farslarla Araplar mı? فارسەکان هەیە نەخێر کوردەکان هەن کوردەکان دراوسەی کوردەکانی ئەو دیون Sınır da böyledir. لە سنوورەکانی سووریا و لە سنوورەکانی تورکیا و ئێرانیشەوە بە هەمان شێوەیە 5 tane بۆیە ئێستا دەکرێ بڵێن 5 جۆر سنوور هەیە لە ناوچەکەدا ئەمە جۆری دووەمی ئیمپریالیزمە لە ناوچەکەدا işbirliği içeridir. Bir de dönemin önemli bir هەروەها ilkesi vardır. Ulusların kendi geleceklerini tayin hakkı. هەروەها کارێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە میلەتەکان مافی ئەویان هەیە کە دەوڵەتێکی سربەخۆی خۆیان دابین بکەن ئەمە ڕوویداوە لە چەندین ناوچە بۆ نمونە لە ئاسیا لە باکووری ئەفریقیا بەڵام ئەم کارە لە بۆ کوردەکان ڕووی نەداوە بۆ دروستکردنی کوردەکان ڕووی نەداوە بەڵکو کوردەکان پارچە پارچە کراون نەک دەوڵەتێکی سربەخۆیان هەبێت Tabii çok önemli. ئەمەی کە دەیڵێم زۆر گرنگە Milletler Cemiyeti niye kuruldu? Uluslararası barışı kurmak کۆمەڵی گەران بۆچی دروست بووە Uluslararası بۆ ئەوە barışı دروست kurmak بووە için کە Milletler Cemiyeti böyle bir kurul. ئێستا وەک دەزان دوای جەنگی جیهانی دووەم بۆچی کۆمەڵی جەنگی جیهانی یەکەم بۆچی کۆمەڵی گەلان دروست بووە بۆچی لەو کۆمەڵێدا مافی کورد نەدراوە بۆچی ئەو کاتە کوردەکان پارچە پارچە کراون ئەو کاتە وەک دەزانن Kendi geleceğini tayin لە کاتی دروستکردنی نەتەوە یەکگرتووەکانیشدا کە ئەو کات وێلسن هەبووە ئەو کات ستالین و ترۆتسکی هەبووە لە سۆڤێت ئەوان کێشیان هەبووە لەسەر مافی چارەی خۆنووسین لە دروستکردنێتەوە یەکگرتوەکان بەڵام ئایا ئەم پرەنسیپە بۆچی بۆ کوردەکان نەچسپاوە بۆچی نە ئەمریکیەکان نە سۆڤێتیەکان ئەو مافیان نەداوە بە کوردەکان بۆچی ئەو مافە نەدراوە بە کوردەکان Kürtlere statü vermeyen بێگومان نەدانی مافی سەر بەخۆیی بە کوردەکان لەم ڕۆماندا کارێکی ئەستەمە ناکرێت کوردەکان لەسەر بەخۆی بێبەش بکرێن ئێستا ئەو سەردەمەی کۆنی کۆمەڵی گەلان نەماوە بەڵام لە کۆتایی جەنگەکانی ئێستادا ئەوەی کە دەیبینین لە سەردەمی لە کۆتایی جەنگی جیهانی یەکەمدا لەلایەن شێخ مەحموودی بەرزنجیەوە قسەیەک گوتراوە ئەو ژەوەیە کە من پادشای کوردستانم و پێویستە ئێوەش دام بەوە دابنێن بەڵام ئەو کاتە لەلایەن چه ئینگلیزەکان و چه فرانسیەکان و چه لایەنەکانی دیکەشەوە ئەمە ڕەت کراوەتەوە ئەمە لە کاتێکدا کە ئیمپراتۆرێتی عوسمانی وەکو جارانی خۆی نەماوە لەو کاتەدا چەندین وڵات دروست بۆ نمونە عێراق ئوردون فلستین و ئەوەی لە فەرەنسا شۆ داگیرکراوەکو لوبنان و سووریا ئەوەی پێی دەگوترێت شام بەڵام ئەو کاتە پرسیارێک هەیە بۆچی ئەوان دانیان بە کوردستانەکەی شێخ مەحموود دانەنا ئەمە پرسیارێکی زۆر گرنگە کوردەکان لە جەنگی جیهانی دووەمیشدا بە هەمان شێوەی جەنگی جیهانی یەکەم زوڵمیان لێکرا ئەو کاتە لەلایەن سۆڤێت و بریتانیا کێشەیەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ئێرانەوە دروست بوو سۆڤێت ئەم کێشانەی قۆستەوە لە ساڵانی 1940ەکاندا بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵاتدا دروست بوو تاوای لێهات لە ساڵی 1945 کە سنتەرەکەی مەهاباد بوو کۆمارێکی کوردستان دروست بوو چۆن کۆماری کوردستان دروست بوو چۆن کۆماری کوردستان لەناو چوو ئەمەش کارێکی زۆر گرنگە پێویستە ئەمە لێکۆڵینەوەی لەسەرکرێ برادەران لە ساڵی 1940دا دوای ئەوەی کە کۆماری مەهاباد لەناو چوو
کوردەکان لە بارودۆخیشی زۆر خراپدا دەژیان چێ لە مانگەک لە بارودۆخیشی زۆر خراپدا دەژیان و بە تایبەتی لە مانگەکانی شوباتەوە بۆ مانگەکانی مایس ئێوە دەزانن کە لەلایەن فڕۆکەکانی ئێرانەوە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆمباران دەکرا وای لێ هاتبوو ژمارەیەکی زۆر لە خەڵکی ڕۆژهەڵات بەرە و باشوور کۆچ بکەن لە ترسی ئەعدام بەڵام بۆچی ئەو کاتە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە گوێ لە دەنجی کوردان نەگیرا برادەران لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە نێوەندی سیاسی جیهاندا چەندین گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا بۆ نمونە لە ئەفریقا چەندین گۆڕانکاری ڕوویدا تەنها دەکرێت بڵێن لە ئەفریقادا دوو دەوڵەتی سربەخۆ دروست بوو بۆ نمونە یەکێک لەوانە لیبێریا بوو ئەم دەوڵەتان چۆن دروست بوو ئەمە لە ئەنجامی جەنگی جیهانی دووەم دروست بوو بەڵام لە کوردستاندا هیچ شتێک نەگۆڕا تەنانەت لە ساڵی 1920ەکاندا ئەوانەی کە مافی سربەخۆیان نەدا بە کوردەکان لە ساڵانی دوای جەنگی جیهانی دووەمیشدا هەمان هەڵسو کەوتیان کرد و مافی سربەخۆیان نەدا بە کورد بۆیە ئێستاش وەک دەبینن لە دنیادا گۆڕانکاریشی زۆر گەورە هەیە دەوڵەت heye پارچە پارچە دەبێت ئێستا کوردەکان هێزێکی گەورەیان هەیە ئەوەی کە ڕوویدا لە ساڵانی پێشوودا ئەوەی پارچەکردنی کوردستان وەک ئەوە وایە ڕقێکە بەرامبەر بە مرۆڤایەتی ڕوویدا بێت برادران من بۆ شتێک لێرەم لە ساڵانی 1960ەکان هەروەها لە ساڵانی 1514دا دوو جار کوردستان دابەش کراوە ئەم دوو جار سنوورەکانی کوردستان دووبارە کێشراوەتەوە بۆ و مافی سربەخۆی لە کورد سەندراوەتەوە ئەگەر وڵاتانی داگیرکەر وڵاتانی کۆلۆنیال بیان زانیە کە ئەگەر کوردەکان دەکەونە سەر دەریاوە وەکو وڵاتانی کینیا و زامبیا و زیمبابوێ کاوان کۆمەڵێک وڵاتن دەکەونە سەر دەریا و لەناو سنووری خۆیاندا دەریان هەیە پێم وایە کە ئەوان بە شێوەیەکی دیکە ڕەفتاریان دەکرد بەڵام ئەوەش بزانن کە سنوور تەنها بە دەریا دیاری ناکرێ ئێوە دەزانن ئێستا لە باکووری عێراق واتە ئەمەی پێدەگوترێ باشووری کوردستان هەروەها لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان هەروەها لە باشووری تورکیا کە پێی دەگوترێ باکووری کوردستان هەروەها لە ڕۆژهەڵاتی سووریا کە پێی دەگوترێ ڕۆژئاوای کوردستان ئایا ئەمانە تەواوکەری ئەو کۆمەڵگەی ئەو دەوڵەتانن وەک دەزانن لە ساڵی 1960ەکانیشدا کۆمەڵێک بڕیار درراوە ئەویش ئەوەیە کە وڵاتان یا گەلان مافی ئەویان هەیە خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن ئەو کاتە لە ئەنجامی ململانەی نێوان سۆڤێت و ئەمریکا ئەوە دروست بوو کە مافی چارەی خۆنووسین بدرێت بە گەلان ئێستاش پێویستە پشتگیری لەو بڕیارە بکرێت ئێستاش کێشەی ئێمە ئەوەیە برادران ئایا بۆچی هەمان زوڵم ڕوبەڕووی باسکەکان دەبێتەوە ئایا ئەویش لەبەر ئەوەیە کە ئەوان لەسەر دەریان بیر لە سنوورەکانی پۆرتەریکۆ ئەنگۆلا مۆزەمبیق بیر لە سنوورانە بکەنەوە ئەنگۆلا نزیکەی 20,000 کیلۆمەتر لە دەریاوە دوورە بۆچی ئەو وڵاتە سربەخۆی دراوەتە
insan kaynaklarında bir eksiklik olduğu Balam, zaman siz 20 ama, kilometreyi aşarak onu tamamlamaya çalışacaksınız. بەڵام کێشەکە لەوەدایە کە ئەم وڵاتانە لە ڕووی سەرچاوە مرۆیەکانەوە لە ڕووی لۆجستیەوە لە زۆر ڕوویترەوە ئەمانە دواکەوتوترن لە کوردستان. Sömürgecinin oradaki varlığını devamlı kılamıyor. Baskıyı, zulmü devamlı kılamıyor. بەڵام وەک دەزانن ئەو Büyük mesafe. Halbuki زوڵمەی کە هەیە تەواو نابێت. 40 dakikaya varmadan Kürdistan'ı buluyor. Kürdistan'ı وەک bombalamaya başlıyor. دەزانن Kaldı ki Irak ordusu Her kati- ikinci büyük karargahı Musul'dadır. Kürdistan'ın içindedir. Bu baskının, zulmün çok daha büyük çok- olduğunu gösterir arkadaşlar. Çok daha وەک büyük. دەزانن ئێستا عراق دەستێکی باڵای هەیە لە زوڵم بەرامبەر بە کوردەکان. ئێستا عراق کاتی خۆی کە مووسلی لەبەردەستدا بوو مووسلی بەکاردەهێنا وەکو سنتەرێک بۆ فڕۆکەکانی کە کوردستانیان بۆمباران دەکرد. Hollanda'nın, Belçika'nın دەزانن کە زۆر وڵاتی دیکە هەیە سنوورەکانیان چۆن دیاریکراوە بۆ نمونە هۆڵەندا و ئیسپانیا و ئیتالیا چۆن ئەمانە سنووریان دیاری کراوە. gerek İngiltere gerek Fransa gerek ڕەنگە فرانسا و ئینگلتەرە و ئەمانە zehirli gaz kullanamamıştır arkadaşlar. ئەمانەش کۆمەڵێک سنووریەکانیان جیاواز بێ بەڵام ئەم وڵاتانەی کە باسم کرد ئەمانە کۆمەڵێک وڵاتن کە گازی ژەهراویان بەکارهێناوە لە وڵاتانی کە داگیریان کردوون. İlişkilerde güç durumda kalırım. Bundan dolayı bu ülkeler, bu sömürge ئەم وڵاتانەی کە باسم کرد ama کۆمەڵێک وڵات بوون کە گازی Türklere karşı zehirli gaz ژەهراویان ڕژاندووە. بەڵام بۆچی سەدام حسێن زۆر بە ئاسوودەیی توانی ئەم گازە دژ بە کوردەکان بەکاربێنێت؟ بۆچی ئەو کاتە نە سۆڤێت نە ئەمریکا نە تورکیا نە هیچ وڵاتیشی دیکە بە هیچ شێوەیەک ناڕزایی دەرنەبڕی لە بەرامبەر بەکارهێنانی گازی ژەهراوی لەلایەن سەدام حسێنەوە. وەک دەزان لە ساڵی 1970 لە هەڵەبجەدا کۆمەڵکوژیەک ڕوویدا. konferansı 2 gün sonra toplantı halinde. دوو ڕۆژ دوای ئەوە وڵاتانی هاریکاری ئیسلامی لە کوێت کۆبوونەوە بەڵام بۆچی وڵاتانی هاریکاری ئیسلامی بە هیچ شێوەیەک پرۆتەستۆی ئەو کاریان نەکرد کە لە هەڵەبجە ڕوویدا؟ بۆچی نەیانگوت کە کوردەکان بە گازی ژەهراوی بۆمباران کراون؟ تەنانەت بە شێوەیەکی زۆر بچووشیش ئەم وڵاتە ئیسلامیانە باسییان نەکرد. بۆیە دەکرێ بڵێن ئاسوودەی سەدام حسێن لە جیاتیکردنی کورد ئەوە بوو. ئێستا ئێمە ئەوەی کە دەیبینین داعش بۆ ئێمە نێردراوە. 2011 لە ساڵی 2014 لە حوزەیرانی ئەو ساڵەدا مووسڵی گرت لە ئاغوستۆس واتە ئابی ئەو ساڵەدا شنگالی داگیر کرد. داعش لە شنگالدا کۆمەڵکوژیەشی ئەنجامدا. وەک دەزانن ئەو میلەتانەی کە بێدەوڵەتن لە هەموو کاتێکدا ئەگەری ئەوە هەیە ڕووبەڕووی کۆمەڵکوژی ببنەوە. وەک دەبین ئەوەی لە شنگال ڕوویدا شنگال بەشێک بوو لە کوردستان بەڵام لەبەر ئەوەی لەلایەن سوپای عێراقەوە بەڕێوە دەبرا. And that you would be in such high positions. کوردستان و هەروەها قوربانی بڕیاردان ئێستا هەموو شتێک ڕوودەدات. خۆشحاڵم جێی شانازیمە هانیشتان دەدەم کە بتوانن یەکێتی نەتەوەی بەدی بهێنن. بابەتەکەی من ئەوەیە کە بڕیاردانی مافی چارەخۆنووسین لە ژێر یاسا نێودەوڵەتەکان یاسای نێودەوڵەتی بابەتێکی پوختە تێیدا بە شێوازی پارالێل پەیوەندی بە بابەتە سیاسیەکانەوە هەیە. تا زۆر شت هەیە کە دەمێت ئێستا لێرە باسی بکەن بەڵام کات ئەو دەرفەتەم پێ نادات. لە زۆربەی کات دەتوانم کە دان بەوە بنێم لە لاپەڕەکەی کە لە بەردەممە تێبینی خۆمم نووسیوە هەندێک لایانی سەر ڕاکێشم هەڵبژاردووە کە پەیوەندیدارن بە سەربەخۆیی کوردستانەوە کە لەو ماوەیەش لەگەڵ بەرزبیان سامیت ڕەحمان باسم کرد لە ئەمریکا کە ئەو ئەرکێکی باش ئەنجام دەدات لەوێ.
بەهار چۆنێک بێت مایکل مانێکس سەرۆکی زانکۆ سێ پرسیاری لە نامەی ئەلکترۆنیدا لەسەر سەربەخۆی کوردستان بۆ ناردم من لەسەر ئەر بابەتەوە قسە دەکەم. پرسیاری یەکەم: لە چ بارودۆخ و هەڵومەرجێکدا یاسای نێودەوڵەتی مافی چارەی خۆنووسین لە بەرچاو دەگرێت؟ هەرچەندە کە بڕیاردان لە چارەنووسی نەتەوەیەک یاخۆت گەشەکردن لە وڵاتێک و بڕیاردانی مافی سەربەخۆی بەپێی یاسای نێودەوڵەتی ئەو جۆرە بابەتە لە یاسای نێودەوڵەتیدا بەو ڕوونیە نییە، بەڵام لە جاردانی نەتەوەی گرتووەکان بۆ سەربەخۆی وڵاتانی دوای کۆلۆنیالیزم کە لە 1960ەکان هەبووە تێیدا هاتووە لە پاراگرافی دووەمدا کە هەموو خەڵکێک هەموو نەتەوەیەک مافی بڕیاردانی چارەنووسی خۆی هەیە، بەڵام سەرڕای ئەوە بەڵام خەڵکەکان دەبێت لە پاراگرافی حوتەمیش باز لەوە دەکات هەر هەوڵێک بۆ جاکاری یاخود تێکدانی دۆخی نیشتیمانی یاخود یەکێتی نیشتیمانی و هەرێمی وڵاتێک بە پێچەوانەی ئامانج و بەهاکانی چارتەری جاردانی نەتەوەی گرتوەکانە. بڕیاریدان لە چارەی خۆنووسین مافێکە کە لەلایەن خەڵکیەوە بڕیاری لێدەدرێت ئەوانیەی کە لەلایەن کۆلۆنیالیستەکانەوە لە داگیرکار ڕۆژاوایەکانەوە داگیر کراون. ئەماش لەگدانەوەی جیاجای هەیە بەتابەت ئەو گەلانەی کە فەرمانڕەوای کۆلۆنیالیان بەسەردان نەبووە وەک کوردەکان، هەموو ئەو نەتەوانەی تریش وەک کوردەکان کە بە شێک لە شێوەکان بلێ ئەتم شەوانان ئەڤژی ئاخافتنا مایکل گۆنسەر بوو وەک لیکۆلینەرک و هەر تێدە بەحسە مژارە سەرخۆبوونا کوردستانê kir û em bêjin hin kesayîtin dijî wek berhem Salih Cêgirê di duanê Sekreterê Giştên Yekîtiyan Şîmaniya Kurdistanê û hin kesayîtên din ku dê panêla yekem de li ser mafê Kurdan axaftin hate kirin. Niha jî diçin aliyê hevkarê min Omîd Temeşevanan di vê konferansê de digel we dê berdewam bê. بەڵێ بینەرانی بەڕێز سڵاو من لەگەڵتان بەردەوام دەبم کۆنفرانسەکە بەردەوام بە و چاوتان لەسەر کوردستان 24 بێ. لەوە دەکرێت نەخشەکان مەگۆڕن سنوورەکان دەستکاری مەکەن، بەڵام هەندێ دەرفەتی جیاواز هەیە ئەویش ئەوەیە کە چۆن نەتەوەکان بە هەوڵی خۆیان هەوڵ سەربەخۆی بدان وەک بەنگلادیش و پاکستان. لە بەنگلادیش لە پاکستانەوە سەربەخۆی ڕاگەن لە 1970 لە سەدەی ڕابردوو، هەروەها ئەتیوبیا لە ساڵی 1991 باشووری سوودانیش لە سوودان، هەروەها تەیموری ڕۆژهەڵات لە ئەندەنۆسیا، هەروەها لە هەندێ دۆخیشدا هەندێ جویابوونەوە وەکو سوید و نەرویج هەبوو لە ساڵ 1905 دانیمارک و ئایسلندیش لە ساڵ 1934 سنگافورە و هەروەها مالیزیاش لە 1965 بێجگە کە هەروەها ئەو جیاکاری و جابوونەوەی لە چێکۆسلۆڤاکیا ڕوویدا نمونەیەکی ڕوونە. یەکێک لە مێژوو نووسە یۆنانیەکان دیستریتیس باس لەوە دەکات کە لەسەر مێژووی پۆنیسیا باس لەوە دەکات بەهێز ئەوە دەکات کە دەیتوانێت و پێویستیشە لاواز قوربانێ بدات. پرسیاری یەکەم تەواو بوو. پرسیاری دووەم کە لەم بۆم نێردراوە لەسەر پەیوەندی نێودەوڵەتەکان و بڕیاردان لە چارەنووسی گەلێک ڕۆڵی کوردستان چۆنە بە بەراورد لەگەڵ هەرێمەکانی تر یاخود ئەو وڵاتانەی بە هەمان قۆناغدا تێپەڕیون وەک نمونە وەکو ئەو وڵاتانەی لە یەکێتی سۆڤێت سەربەخۆیان ڕاگەیاند. ڕووخانی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991 قۆناغێکی ڕوونی ئەوە نیشاندەدات کە چۆن وڵاتێک دەڕووخێت و لەو کاتەشدا نەتەوە و پێکهاتە نەتەوەیەکان سەربەخۆی ڕادەگەێنن.
لەو کاتەدا 15 وڵات نەتەوە سربەخۆیان ڕاگەیاند لە رووسیا. بۆیە واتە ئێمە وانەیەک فێر بووین کە یاسا نێودەوڵەتەکان هەموو کات ناتوانن وڵاتی ڕووخاوی وەکو عێراق و سووریا ڕزگار بکەن، ناتوانن ڕێگری لە بڕیاردان لە سربەخۆیی نەتەوەی هاوشێوەی کورد بکەن. لەو جۆرە دۆخانەدا کوردەکان هیچ بژاردێکی تریان نابێت بێجگە لە بڕیاردان لە سربەخۆیی. کوردەکان بە هیچ شێوەیەک سەرپێچی کاری ئەو یاسا نێودەوڵەتیانە نین بە پابەندکردن و هەروەها بە دواکەوتنی ئەو خەونیان کە هەیەە دوای ئەو هەموو هەوڵەی کە هەموو جۆرە بژاردەیەکیان تاقیکردەوە لەگەڵ عێراق بۆ ئەوی بمێننەوە. ئێستا کۆلۆنیالیزمی شاراوە، داژیکاری ڕۆژاوای شاراوە خەسڵەتێکی تری یەکێتی سۆڤیەت و عێراقە کە هاوبەشیان هەردوو وڵات. لە نمونەی یەکێتی سۆڤیەتدا ئەوەی بینیمە کازاخ و ئازەری و تورکمان و ئۆزبەک و کیرکز و لیتوانی و لاتڤیان و مۆلدۆڤی و جۆرجی و وەک نمونەی هاوشێوە دەبیندرێت. واتە دەتوانین بڵێن ئەوانە کۆلۆنی بوون، داگیر کرابوون لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە. بەڵێ دەتوانرێت ئەوەش بگوترێت کە کوردەکانیش لەلایەن عێراق و تورکیا و سووریا و ئێرانەوە داگیر کراون. سەرەڕای ئەوەش هەندێک کۆلۆنیای شاراوە واتە هەندێک وڵات داگیرکراوی شاراوە هەن لە ڕووی جوگرافیەوە جیاکراون، لە ڕووی واتە لە وڵاتی دایک جیابوونەتەوە. بەڕوونی جیاکاری جوگرافی و دابشکاری جوگرافی نمونەیەکی ترە کە ئەومان بۆ دووپات دەکاتەوە کە بە شێوازێکی نوێ کۆلۆنیالیزم بوونی هەیە. کوردەکانیش ئەوان وابوون لە ڕابردوو ئێستاش وان بە شێوازێکی تر کۆلۆنایز کراون و داگیر کراون. واتە کوردستان هەر چوار پارچەکانی وەک کۆلۆنی وەکو هەرێمی ژێردەستی داگیرکارەکان دەبێت تەماشا بکرێن. ئەوە کۆتایی پرسیاری دوم بوو. پرسیاری سێەم ئەوە بوو ئایا ئەو دەرفەتانە چین و ئەو ئاستەنگانەش چین لە بەردەم کوردستان لە بەتایبەت ئەوەی پەیوەندی بە دانپێدانەی نێودەوڵەتیەوە هەبێت بە دەوڵەتی کوردیەوە. لە بەگشتی هیچ وڵاتێک باس لەوە ناکات کە پێویستە کورد سەربەخۆی ڕابگەن مەگەر عێراق خۆی بڕوخێت، چونکە داڕشنەوەی سنوورەکان و تێکچوونی عێراق ناسەقامگیری و ئاستەنگ دروست دەکات کە سیستەم و پەیڕەوی فەرمانڕەوایی دەخاتە ژێر پرسیارەوە. هیچ وڵاتێک نایەوێت داهاتووی خۆی بە چاوی خۆی ببینێت و ئەو مافە بە کورد بدات کە سەربەخۆی ڕابگەهێنێت. واتە عێراق نە ئەو مافە نادات. سەرەڕای ئەوەش هیچ لایەنێکیش بە پراگماتیکی و بە کاران نابێت لە ڕجاتیکردنی سەربەخۆیی ئەگەر بێت و واتە پەسەندیش دەکرێت لەلایەن وڵاتی هاوشێوەی ئەمریکا و رووسیا و تورکیا و ئیسرائیلیش. بۆیە پرسیارە سەرچەکە بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە بە سادەیی ئەو پرسیارە لە خۆیان بکەن ئایا باشتر دۆخیان باشتر دەبێت بەسەر بەخۆی یان وەکو بەشێک لە عێراق. ئێوە دەبێت ئەو بڕیارە بدەن، خۆتان دەبێت ئەو بڕیارە بدەن دوای ئەوەی هەڵسەنگاندن دەکەن بۆ دۆخەکە بۆ ئەوی بزانن کامە باشتر دەبێت. چ کاتێک و کەی دەتەوێت ئەو بڕیارە بدەن پێویستە وەک ئەوانی تریش باسییان کرد جۆرە جیابوونەوەیەک بێت هاوشێوەی چێکسلۆڤاکیا لە ساڵی 1993. پێویستە تاوتوێی بابەتەکان لەگەڵ بەغدا و تەواوی جیهانیش بکەن. ئەوە کەو کات جیهان زیاتر توانای وەرگرتن و پەسەندکردنەوەی دەبێت. دەتوانم بابەتی تریش بورژێنم لێرە کێشەی تر باز بکەین کە هەرێمی کوردستان ڕوبەڕوان دەبێتەوە. زۆر سپاس. نسبەت ئەمە ئەم تدخلت مسائل دوای داخلی دو ناکن اما تشتکو مدوید کردستان مدوید ملتی مال کردستان لروش آوا ل بگنه مافت خو چارچوبه اولاد تعداد جین
أبا إيك تشتت ميت مهم نقطة دي براستي الدسهلاتا فيغافي لوي منطقة بريفت باتن دسهلاتا تمام ديكتاتوريا و تو بريخو اگر بدأي او تشتي او بسم ملتي متئن لويري باور بك بشار اسد او ظلم لو خلقنا كري او ظلمك افلت كان مجال حزبك السياسي دان مجال خلقك دان مرتب اف خلقيه حبس دا يد زندان دا يد مشكلات دا تشتكو مدعوال وافيا ام بيجينوان لازم هنك ببرايتي مجال هميا بدن ويردا بيك و بجي بيك و مستقبل ولات وملت ومنطقه اداره بكن اول ویری اف دست حالاتا وگاوی و پریوت بد دست حالاتا که دیکتاتورانه و مجال هیچ لایکی نداد و مع الاسفیش یدبی اسیر سیاست که غلط یا کو یدبی اسیر دست سیاست غلط پککی سوریا دا و همش زانن اف علاقاتت و بی پککی او پناوستن بلفن و اوه یدبی اسیرت پککی حتی خل اسارت پککیش نه این نداره بالتأکید و هیچ مستقبل لک لسوریا نیوانه از يعني أبا بالتأكيد مشكلة بكاكي فيت شرعية خود خلال وان داور جريتن شرعية خود خلال وان داور جريتن لكردت روش آوادا اف شرعية بچنابيت بكاكي بچناب شرعية خود ناف واداور جريت نه بچنابيت یا بیا سببكيش هدي یا ولتت او دست كفتت كو ملت مل روش آواش احتمال ور بگرن بكاكي یا وا دست كفتانش محاولت که سیاست خو غلط وا دست كفتانش بو ملت مل وينه